سڵاتان لێبێ من کۆبانەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم ئەمڕۆ پاشیوی هەفتەمی مانگی ڕەمەزانە کە بۆ ڕۆژی دووەمە من بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەر دەبینێتەوە لە تەوەری یەکەم کە تەوەری ئاینیە باس لە بازاڕ و بازرگانان و وەروە لە مانگی ڕەمەزان دەکەین لە تەوەری دووەمش کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی مێشک و دەمار و بربڕەی پشت دەکەین لەگەڵ دکتۆرێکی پسپۆرت تایبەت بەم بابەتە هەروەکو ڕۆژانی ڕابردوو یەکەم جار پاکێجێک نمایش دەکەین هاوکارانم پاکێجەکەیان ئامادە کردووە لە مانگی ڕەمەزاندا بازاری کۆتر فرۆشان گەرمە لە شاری هەولێریش چایخانەیەک هەیە تایبەت بە کۆتر بازان کە لەوێ کڕین و فرۆشن بە کۆترەکان دەکەن کۆترێک نمایش کراوە بای 40,000 دلاری ئەمریکی بۆ واتە 4 دەفتەر دلار باشە ئەگەر بێت و ئەو کۆترە چ بمرێت چ لە خاوەنەکەی بفرەیدی 40,000 دلار یاخود 4 دەفتەری لێ دەڕوەخوانەکە ئەمێ بەسەر بێت خاوەنی چایخانەکە دەڵێت تەنها خەڵکی ئاسایی نین کە دێن سەردانی دەکەن و کۆتر دەکڕن کە ئاشنان دانوێ ئاشنایی کۆتر بن بەڵکو دەڵێت بەرپرسان و تەنانەت مامۆستانی ئاینیش کە کەسانی نزیک لە خۆیان دەنێرن بۆ ئەوەی لەوێ بێن کۆتر بکڕن و بۆیان بەرنەوە بابێکەوە بینەر و بیسەریان پاکێجەبی ئەو خەڵکە پاس لە ڕۆژە چاوەڕوانن ئامادەکاری تەواویان کردووە تا پێشوازی لە میوانێک بکەن ئەوەندە بەتاسەوە لە چواردەوریە مێزە کۆبوونەتەوە لە چاوەکانیان دیارە میوانەکەیان بەلاوە زۆر خۆشەویستە ئێستا چاوەڕوانی هەمووان کۆتایی هات میوانەکە گەیشت کۆترێکی نێرە و مەیەکەشی لەگەڵدایە ئێرە ئەوەندە قەرەباڵغا خەڵک بۆ سەیری کۆترەکان بە خۆیان و موبایلەکانیان ڕیزیان گرتووە دەیانەوێ وێنەکان تۆمار بکەن بۆەوەی هەمیشە لە خەیاڵیان دەرنەچێت کۆترەکان نرخیان بەرزە کەم خەڵک دەتوانێت نیەتی کڕینی لێبێنێ خاوەنەکەشی دەڵێت هەر سەرپێیی 2 دەفتەر دۆلاریان پێداوم بەڵام نایفرۆشم ئۆتۆمبیلێکی وەنەوشەت بدەنێ کە لە هەرێمی کوردستان بەلاندە گرۆز دەوترێ وەنەوشە دەیان دێ بەرێ ناوەڵا مەڕەکێ خۆم بە وەنەوشەی نادەم کۆترەکە لام گرنگتریا تا چەند نرخی چەندیان پێداوێت بەخوای ئێستا دویان پێدایە تازە پێیان گوتم گوتیان بە 2 دەفتەرێکە دەماندێ گوتم نادەم کەواتە تا چەند نایدەیت نایدەم ئەگە بڕۆ لە 4 دەفتەرش نایدەم کۆترەکەم خۆش دەوێت ئەو کۆترە چل وەرەقیان دایتێ ناداتێت ئەو کۆترا ساڵانێکی دوور و درێژە لەم چایەخانە خەڵکی خەریکی ئەو کارن کۆترە دەگمەنەکان وێنەیان لە ژوورەوە هەڵواسراوە مەرجی هەڵواسینی وێنە یەکەم بوونە لە پێشبڕچێ گەورەکان خاوەنی چایەخانەکە بە ئاشکرا دەڵێت بەرپرسە باڵاکان لە هەموو حیزبەکان بە ئیسلامیەکانیشەوە لێرە خەڵکیان هەیە کۆتریان بۆ دەکرێت دای مەکتەب سیاسی حیزبەکان زۆریان کۆتریان هەیە لە مەزرعی هەیتیان نەمارێت مەز ئەوان کۆتری فرنێنا ئەوان کۆتری عاردی بەخێو دەکەن جوانی خۆیان دێن بۆ ئەم بازاڕە وەڵی ئەگە بێن ئەگە نات جەماعەتی خۆیان دەنێرن نەفەریان هەیە دەنێرن ئەمە دەزانین یعنی هەیە بەرپرسی باڵا کۆتری باش بکڕێ بە نرخی گران ئەرێ وڵاوە سکرتێریەکەچی لێرەیە کۆتری زۆر گرانیش دەکڕی کۆتری زۆر باش چیە گاتە چەندی هەتا 2 دەفتەری دەڕەوە ئەلێرە دەفتەر ئەتیادیە بەرپرسی ینی هەموو حیزبەکان هەموو حیزبەکانی تێدایە ئەرێوەڵەکە نیە برێ حیزبەک بەتاکردن هەموو حیزبەکان دێن دێنشتی دەکڕن حیزبی ئیسلامیشی تێدا ئەرێ وەڵڵە هەرمەلامان تێدای سێسار مەلامان تێدای کۆتری دەکڕن تەنیا خەڵکی یاسایی خۆی بە کۆتر نەگرتووە هەیانە بەقەدەر منداڵەکانی کۆترەکانی خۆش دەوێن خدر خۆشنا و کۆتربازێکی ناسراوە زۆر هەوڵمدا تا ڕازی بوو قسەمان بۆ بکات ئەو ترسی لەوەیە دەربکەوێت چونکەوە خۆی دەڵێت داوای کۆتری لێ دەکرێت بێ ئەوەی دۆلارێکی پێ بدرێت ئەمنە تا ژیانم ناتانم کو لە گۆرایی ناتانم دا ببڕێم ئەو هالا کۆتریش ناتانم دا بڕێم چکە هیوایەتمە یعنی بڕۆی سەلەماری ملەوانەیە 30 زۆت کۆترمەبی یعنی ڕۆژ نییە هەموو ڕۆژێ 2000 دەسمە ناویان بستە دەرکە و مازان کۆترەکان ئیمنا ئەوجا بە تەلەفۆنات دەکرێت کاخدر وڵی دەبی کۆترەکانم دەبی زۆتە کۆترم دێ کاکە وڵی ئی من نییە ئەمیش کۆترمێ بەڵام ئەوانی نەکاک کۆتر لەگەڵ خوێنی ئەم خەڵکە تێکەڵ بووە ڕەنگە جیابوونەوە لەیان کارێکی مەحاڵ بێت شەوانە کۆترەکان نمایش دەکرێن لیژنەیەکی دادوەری هەیە بە چەندین پێوەەر کۆترێک هەڵدەبژێرن هەر کۆترێک ئۆکەی لیژنەکە وەرگێت
ئیدی ڕۆژ لە دوای ڕۆژ نرخەکەی بەرز دەبێتەوە. کۆتر هەیە نرخەکەی زۆر لە نرخی خانوویەک زیاترە. ئێرە تاکە شوێنە کە بە بەردەوامی باستەی داباسی کۆترا چواروەرزی ساڵ هەموو شەوەیە بە سەدان کۆتر باز لێرە کۆ دەبنەوە شتی نامۆی زۆر لێ دەبینرێت شادجوانی کۆتران هەڵدەبژێردرێت لەلایەک کڕین و فرۆشتن بە کۆتران دەکرێت ئەم کۆترا 4 دەفتەر دۆلاری ئەمریکی دراوەتە خاوەنەکەی هێشتا ڕازی نییە بیفرۆشێت جا نامۆتر لە هەموو شتێک ئەوەیە ئەم کۆترە ناتوانێت بشفڕێت گۆران شاخەوان کوردستان 24 هەولێر. بەڵێ تۆری یەکەمی بەرنامەی پاشیف دەست پێ دەکەین کە مامۆستا سەید موعەید نەخشبەندی پێشنێژ و کارخوێن لەگەڵمان دەبێت باس لە ڕەمەزان و بازرگانی کردن و بازار دەکەین. مامۆستا بەخێر بیت. موفق بسلامت شکر دەکەم. سپاس. هەر کە مانجی ڕەمەزان دێت باس لە گرانی و هەرزانی بازار دەکرێت زیاتر باسەوە دەکرێت کە لە مانجی ڕەمەزاندا زیاتر شتومەک بەرز دەبێتەوە نرخەکەیان. هەر کەسێ ئەم کارە بکات لە ئیسلامدا چۆن باس کراوە سزاکەی چی دەبێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله أجمعين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەچی پیرۆزبایی لە گشت مسلمانانی کوردستان و عالەمی ئیسلامی و دەکەین بە بۆنەی هاتنی و مانگە پیرۆزە ئەم شەوە شەوی حەفدەمینە لە مانجی ڕەمەزان. لەگەڵ باسەکەی تو کە جەنابەت فەرمووت لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان دەبینین بازارەکانی بڵێن کوردستان بڵێن خاسەتەن بەرزبوونەوەی لە خۆ دەبینین بەڵکو پێش مانجی ڕەمەزان بە چەند ڕۆژێک بە دە ڕۆژێک پازە ڕۆژێک حرەکەیەک لە بازار پەیدا دەبیت. ئەمەش دەگەڕێتەوە لۆ چەند هۆیەک و چەند هۆکارێک بەخۆمان دەزانین پیاوی بەڕۆژی بوو دڵ هەموو شتێک دەچی ئەوەندە مەبلەغە پارەی لە ماڵەوە شێبێت یان ئەوەندەی کۆ کردبیتەوە حەز دەکات لە کاتی فتار لەسەر سفرەکەی لۆ خۆی دابنێت. بەڵام چەند کەسانێک وامتە بڵێن ئەو کەسانێک کە بڵێن ئیمانێکی زەعیفی هەیە با بڵێن ویان نەفسێتێکی زەعیفی هەیە ئیستیغلالی نفوسی خەڵکانی بەڕۆژبوو دەکات چونکە پیاوی بەڕۆژوو دڵ هەموو شتێک دەچیت. واتە دەزانی بازاری گەرم دەبێت و خەڵک ڕێ دەکات. لەبەر ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لا يحتكر إلا الخاطئ لا يحتكر إلا الخاطئ إلا ئەو پیاوەی گومڕاو پیاوێکی نەزان و نەفام پیاوێکی بە غەڵەت ڕاویشت و ئەو کردەوە عەمەلە خراپەی دەکات کە پێی دەڵێن احتیکار. لە کلمەی عەرەبی کە پێی دەڵێن احتیکار لای ئێمەش بە کوردەواری هەر دەڵێن احتیکار کە زۆری دەڵێن کابرایەک بەڵێ مەبلەغە ئەشیا پێخۆی احتیکار بە زۆری لە طعام دەکرێت خواردن دەکرێت احتیکار بەخۆی لە طعامە مەجموعە خواردنێک چەند ئەتەنێک مەجموعە خواردنێک لەناو مەخزەنەکەی کۆ دەکاتەوە دادەنێت ناینتە بازار تاوەکو سعری بازار هەڵدەستی ئەو دەدەینتە بازار پێی دەڵێن احتیکار. ئەو پێی دەڵێن احتیکار مەبلەغە موادێک مەجموعە موادێک چەند کارتۆنێک چەندتەنێک خواردن لە ماڵ یان لە مەخزەن کۆ دەکاتەوە ناینتە بازار تاوەکو سعری هەڵدەستی کە سعری هەستوو ئەو دەدەینتە بازار ئەو پێی دەڵێن احتیکار. باش ئەی سزای ئەمانە چیە ئەوانەی کە احتیکار دەکەن شت تومە گران دەکەن دانی ئیسلامدا چ سزایەک بۆ ئەمانە دانراوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەند حەدیثێکی پیرۆزدا هەڕەشە لەو کەسانە دەکات. بەڕاستی شتێکی زۆر خەتەرە ئینسان بە طعم خواردنی خەڵک بە لوقمەی خەڵک گران بکات. لەبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من احتكر طعاما 40 ليلة هەر کەسێک چل ڕۆژان طعامی بشارتەوە احتیکار بکە لە مەخزەنەکەی دابنێت چل ڕۆژان قد برئ من الله وبرئ الله منه ئەوە لە بەریئە لە خوای خواش لەوی بەریء دەبی. تەماشاکە زۆر گەورەیە ئەو لە بەریئە لە خوای خواش لەوی بەریء دەبی. حەدیثەکەش ئیمامی حاکم و ئیمامی ئەحمەد ڕیوایەتی ئەو حەدیثەی کردیە. معنی خوای تەعالە بە چاوی ڕەحمەت و لێبوردن تەماشای ئەو ئینسانە ناکات. کاتێک ئێمە لە مانگێکین کە پێی دەڵێن مانجی ڕەحمەتە مانجی لێبوردنە مانجی خۆشبوونە مانجی ئاشتەوانیە مانجی سەدەقاتە مانجی خێرە بەداخەوە
تەنیا تەمەشای دەوڵەتەکان دەوروبەری خۆمان بکەین حتا ئەوروپیەکان ئەم ساڵە دەڵێن یەک لە دەوڵەتە ئەوروپیەکان ئەمری کردیە بە سوپەرمارکتەکان سعری مەوادەکان کم بکەنەوە لۆ پیاوی بە ڕۆژی بە موسڵمان کە هیچ علاقەتی بە ئیسلامەوە نییە. یەک لەو دەوڵەتانە دەوڵەتە عەرەبیەکان نمونەوە بڵێن مەسر کە دەوڵەتێکی فەقیرە تیجارەتەکەی فەقیرە و بەرژەوەندەکەش فەقیرە. ئیعلان دەکرێت لە تەلەڤیزیۆنەکانان بە مناسبەی مانجی ڕەمەزان معنەی شتەکەی وا هەرزان دەکەن لەوەی ئەو کابرایە کە زۆر فەقیرە بەرژەوەندەکەی زۆر زەعیفە بتوانێت خواردن لەسەر مێزەکەی یا لەسەر سفرەکەی دابنی لە کاتی ڕۆژشکاندن. باشە مامسە تۆ باس لەوە کرد هەندێک لە حەدیسەکەی دەڵێت چ ڕۆژ هەڵبژێت احتیکار بکات بەڵام هەرشا ئەم چ ڕۆژەش هەڵ ناگرێت بازارەکەی گران دەکات و دەچێت دەیکرێت و دەهێنێتەوە دەیفرۆشێتەوە ئەمەش دەکەوێت هەمان قالبەوە هەم احتیکارە مادامە وا دانا ئەو مەوادە دانا لە مەخزن لۆوەی سعری هەستی نمونە بابلی نمونەی زۆر بەسیت کابرا دەبینی لە مانجی ڕەمەزان چ دەڕوا زۆر خورمایە و نیسکە خورما و نیسکە الحەمدولillah ئێستا کوردستان و سکانێکی ئاوادانە وەچی جارە نەما وەختی ساڵەکانی هەفتا و هەشتا خەڵک خواردنی دەکری دایدەنا چکە ڕێ نەبوو تیجارەت نەبوو حدودەکان هەموو قەپات بوو بە خۆ دەزانەوە حیساری اقتصادی کە لەسەر عێراق بوو عالم خواردنی دادا و گرانی دەهاتە بازار بەڵام ئێستا کابرا لە جێگای خۆی دانیشتە بە یەک مۆبایل بە یەک نامە بە دەیەها بە سەدها بە هەزارها تەن دەتوانی خواردن داخلی کوردستان بکە بەبێ ئەوەی با ماندیش بی بەبێ ئەوەی ماندی بی ئەو چ دەکەن ئیستیغلالی ئەو خواردنە دەکا دەینی ئایا نیسک بۆ بابلی نان خورما بۆ بابلی بە مناسبەی مانجی ڕەمەزان کە عالم زۆر بەکاردێنی دادێنێن لە مەخزنەکەی و احتیکاری پێ دەکات. باش ئەی ئەو کەسان خەڵکیش ناکەوێتە یاخود نابێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ئەم شتومەکە. ئەمن بیداەتی مانجی ڕەمەزان هەتا لە وتارەکەی خۆم ئەمن گوتم ئەوە دەگەرێتە بۆ سێ کەس یەکەمیان تاجیر دووەم خەڵک سێیەم حکوومەت چۆن ئەو تاجیرە احتیکار دەکات یان مەوادەکەی گران دەکات بەڵام عادەتی شارەکەی ئێمە بەداخەوە پێش مانجی ڕەمەزان خەڵکان دیدیان ئەو کەسانی کە لەکردنم نوێژیان دەکرد و خەلکی بازار چکۆ مزگەوتەکەی من نێزیکە لە بازار و لە شێخەڵڵا دەنەما مۆستا کابرا وەختی خۆی داهات با بڵێین چلونیسکەشی دەبرد چار دەبە زەیتی دەبرد ئێستا هاتی دەرێم دوو فەردە نیسکم بدێ لەگەی کارتۆن زەیتم دێ کارتۆن گاوی تەماتەم دێ ئیکاکە لۆ چ بووە لەبەرچی ئەو زۆرەی دەبەی لەبەرچی لەبەرەوەی نامینێ خلاص دەکەوێتە قالبی زیادەڕەوی زیادەڕەوی دەبتە تەبذیر زیادەڕۆی وەڵام بە ڕۆژی بە تااقەتم نییە بچمە بازارێ ناچێ بازار بڕ هەر سوپەرمارکتێکە تا بەیانی کرایتەوە و سعرەکەش لەوانی زۆر مناسبە با بڵێ قازانش کەم شەناویشتە سەری معنی ئەوە چ لێ دەکات حرەکە پێ دەکات کابرای تاجیر کە دەبینی مشتری زۆرە سعرەکە بێ بەرز دەکاتەوە کابرای تاجیرە گەورەکە سعرەکەی زۆرە دەداتە توکاندارەکە توکاندارش حەق خۆیتی کەوە نسبەیەک لە قازانج باویتە سەری باشە مامۆستا زۆر هاوکارانم لە کە دەچوون پاکێجیان ئامادە دەکرد راپۆرتێکیان ئامادە دەکرد لەگەڵ دوکاندارەکان قسەیان دەکردیان گۆ نرخی بەرز نابێتەوە بەڵام بەهۆی ڕەواز لەسەر شتومەک لەسەر کەلوپەلێک وا دەکات کە لەسەر چاوەکەیەوە گران ببێت ئەمەش دەکەوێتەوە قالبی احتیکارەوە نەخێر ئەوە سەرچاوە شتێکی دیە با بڵێن مەزدەر شتێکی دیە با بڵێن مەزدەرەکە لە تورکیای دێ مەزدەرەکە با بڵێن لە ئەوروپای دێ کابرا بەڵام یەک شت هەیە لێرە ئەو کابرایە با بڵێن 100 تەن خواردنی دانای لە مەخزن بەو سعرەی کڕیا با بڵێن بە دینارێکی کڕیا دەبی بە 1000 دیناری کرد بدەی بە 1000 ڕبعی فرۆشتەوە بەڵام لەوێن دەرگران بوو نابێت ئەتۆ 100 تەنی ڕەسەن گرانکە لێرە حرامەوەی بزانی ئەو 100 تەنت کڕێ بەو سعرە بفرۆشەوە کەەوە سعر هەرزانەکەی ئەو جەکە گرانەکەت کڕی بە گرانەکەی بفرۆشەوە واتەوەی لەلاتە بە سعری خۆی دەیفرۆشتەوە بە قازانجی بکە بەڵام نە ئێستا با بڵێن تەلەفۆن دەکات با بڵێن تورکیا بیتە 1500 ئەو بە 1000 کڕیا ڕەسەن دەکاتە 1500 500 داوێت سەر دەکات 2000 دینار شەکە ڕبحێکی فاحش لەوەی لەو ناوەدا قازانج دەکات لەبەر ئەو مەوادت هەیە بیفرۆشە قازانج خۆتی لێ بکە کە مەوادێکی گرانت هینە بە گران بفرۆشە لەبەر ئەوەی تاجرانی پێشتر ئەگە بزانن زۆر بە ڕەحمە و زۆر بە شەفەقەت بوو زۆر لە حەلال و حەرام دەگەڕان بەداخەوە
تازیرەکانی ئێمە لەوانەیە کابرا نوێژ دەکە هەموو ساڵی دەستە یان هەموو ساڵی دەستە عمر ماڵ و منداڵیشی دەبات بەڵام حلال و حرام نازانی چییە لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت حلال دیارە حرام دیارە الحلال بين والحرام بين دیارە بەڵام بينهما أمور متشابهات لما بينيان هەندێک ئوموری شوبە هەیە ئەتو خۆت لە شوبهە دوور بێخەوە چکە شوبهە نێزیک دەکاتەوە لە حرام کابرا نازان حەلال دێ بادامە گران بۆ لێ سەر سعرەکەی گران دەکە با بە مالەکەی خۆ لۆ حرام کرد بەلاش لۆ حرامت کرد باش مامۆستا بەردەوام دەبین بابزانین پاشی و لە شار و شارۆچکەکان چۆن بەڕێوە دەچێت هەم لە باشووری کوردستان هەم لە هەر چوار پارچەی کوردستان و هەم لە دەرەوەی وڵاتیش دەسمە لای هاوکارم ماهیر یوکسەل کە لە دیاربەکرەوە لەگەڵم دوایەوەی کە گفتوگۆمان لەگەڵەوە وەرگرت یا زانیاریمان لە وەرگرت دەگەرن و لای جەنابتان و گفتوگۆ زیاتر دەکەین انشاءالله ماهر ئەودەمێتە باش بەتون هاڵ دیاربەکر گەلمەی حەسەن پاشیوا دەربازبووی بمەڕە بوو ئەو چوو ئەو خەلک وەرگرتنەوێن کۆ لە گوندان ژبەر شەڕ و ئاڵوزیان ئاوارە بوونا هاتنە ناڤ دیاربەکرێدا و تشتێن خوێن گوندانتینان دەفروشتنە خەڵکێ تون هاڵ کو دەرەی تو دخوازی چ پەیامەکەی بگەینی پاشی دەرێک و ئەو جێک و تولوری چاوا بڕێ بەدچە دەمباش لە دیاربەکرێ پشتی ساعت 12 دی هێدی لە ناوا باژێر تەڤگەر و ئامادەکاریە پاشیوێ دەردەکەوە هۆلێ نەها ئەم لەبەر فرنەیەکێنە فرنەک و جێک و نان لێ تێفرۆتن دمەهێن ڕەمەزانێدا یەک ji navendên tevgerê jî firnenek û herî zêde yek ji pîşeyên ku xebatkar tê de xebatên xwe dimeşînin jî firnene çima girînge firne hem rojî ketiye meha germ hezîranê de hem ji roj dirêjin li gel vêyekê jî li gel vê germiyê kesên nanpêj jî li ber agir nan dipêjin ji ber vêyekê rojî li gorî mirovên din ji bo wan du qet zehmettir dibe û di demên paşîvê de jî ew neçarin ku xebata xwe karê xwe bidomînin niha em ê biçin nava vê firneyê û bi ostara biaxivin gelo karê wa xebatê wa çawa dimeşê eleqeya xelkê ji bo nan bi taybetî di demê paşîvê de çawa ye niha ez li cem hosta xetî bim hosta qwet beştara صاحبی که خیراتی سر چاوراتی اشترازی به رمضان تا پیروز به اتجی پیروز به برای من سر چاوراتنه رمضان چوا در باز به پرخوش در باز به این سال ماشاءالله پرخوشه هنگ در باز به شغل خدمت ادکن جی حواله قرا ایسان قرا ماشاءالله پرخوشه اونجی چنده پیدا دست آماده کاریا پاشی بید کن 11 و شندا 11 روزه دا ام باشه دکن حتی 20 ساعت هم شغلن حتی و ساعت اون دخابتن واردی هم شغلن هم 4 هفته به فرنیدات شغلن به ویاوی هم دوام دکن به تخمینی دما پاشی بده اون چند نانا دفروشن والله ortalama دورا 7 نانه هم در دخن یعنی بشف به ساعت دا نان دیاربکر لباکور کردستان نافدار گل خوشش فرق نان دیاربکر چیه نان دیاربکر چما خوشه اویا بالی قالیته یعنی قالیته آروان تو کجا kullanmış biki غدا تو چقا kullanmış biki ویاوی دا دوام دکه yani دگشik arvan mesela jmerat 5 çeşit arvan emtinin em dikkat dikin yani temizlik bakımında ustati bakımında jber ویاوی em per dikkat dikin اونها اش پاکیجیا و جدمینن evet aynı vara بله هم ماه رمضان گرمه و هم جی تو لجم آگیری صبی حتی ایواری افش بوتا نه زحمته نه ام tam مساجي غرا ام حال عازبه كيف خوش تبن يعني جبر في مساجي دا خوش آمده چه يعني به حسكرنا في مساجي دكن اف چند سالت و مساجد هم ابو 40 سال فلان 40 ساله ماشاءالله هر ایداوی تو تخوازی چی بجی والله از دخوازم که هر کس بتوم اول ما جوی مساجي را سایغلی به باشقا تشکینا بجم پرسگره که و هنه قای پروبلم و چیه نه جمرة حال عازد لماذا بورام تنانا تشكي ام ممنون يعني ام شغلن بفي اوي ام دوام دكن باشه هم بجی قوت بشتره صاحبي قال لك سپاس كم سر چاوراتنا سر سراراتنا سپاس مال بابا
بله کوان لدیاربکر لفرنایک یا دیاربکر ما اتمسفر پاشی و گلوش بو پاشی و آماده کاری چا برای ودچن ما آنی لسر اکران کردستان 24 امدیسا ودگرن حوله کوان تمام ماهر یکسل سپاس جبوتک و تول دیاربکر مربوی دما پاشی و دو برمزانا بازار هم یه سامون فروشان هم یه نان فروشان بازار وان گرمه دیاره یه ویرجی بازار وان گرمه و دی خلق بر به نانخانه و سامون خانه انت سپاس جبویتا جبوی زانیرین تا گلک سپاس مامۆستا دەگەڕێنەوە لای جەنابتان باسمان لە گرانی نرخکەرە و کەسانێک کە نرخی شتومەک بەرز دەکەنەوە ئەی ئەو کەسانەی کە نرخی شتومەک دادەبەزێنن پاداش بۆ ئەمان چییە؟ ئەوە زۆر مهمە ئەمە گوتمان لە زۆر دەوڵەتە عەرەبیەکان شەنیە خواردن هەتا جلوبەرکە ئەم یەک لە ئیعلانەکان کابرا معمەلێکی 6 بۆ 6 سەبەی سعرەکەی زۆر هینا بۆ خوارێ با بڵێن $100 کردی $75 فرێدایە خۆشیش علاقی بە ڕەمەزانەوە نییە علاقی بە ڕەمەزان نییە بە ڕۆژیش نییە بە بینایە بەڵام دەلێت لەبەر خاتی ڕەمەزان لەبەر شەرافتی من ڕەمەزان ئەوانی کە توانێ نییە بکرێت ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەدیثمان هەیە دەفەرمێن من يسر على مسلم يسر الله عليه يوم القيامة هر کەسێک هەرزانی و خۆشی بایەتە ناو مسلمانە خوای تەعالا خۆشی داوێتە دڵیەوە من فرج عن مؤمن كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة هر کەسێک لە تەنگاویەک لە ناخۆشیەک لە نەبوونیەک لە زەحمەتیەک یارمەتی مسلمانێکی بدا خوای تەعالا لە ناخۆشی و ڕۆژی قیامەت خوای تەعالا دەرباسی دەکات زۆر مهمە ئینسان هەرزانی خۆشی باوێتە ناو دڵی مسلمانن حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێن ابتسامتك في وجه أخيك صدقة حتى بە پێکەنینێک بە دڵخۆشیەک بە قسەی خۆش ئەوەش سەدەقە و ئەجر و پاداشە ئەتوی چ نەکردیا تەنیا پێ دەکەنی لەوانێت دەچێت کابرایکی دوکاندار دەبین زۆر قەدر و ڕێز لێ دەگری هیچی لێ ناکری بەڵام قەدر و ڕێز و احترامەشی لێ دەگری بە ڕۆکی جوان و پێکەنین جوابێت دەداتەوە بەڕێشت دەکە هیچی لێ ناکری بەڵام ئەتو لێ ڕازی ئەوەش بە سەدەقە لۆی حیسابە باشە ئەم هەرزانکردە زۆر زار دەبینی مەبەستی ئەوەیە هەندێکیان ناڵێم هەمویان هەندێکیان مەبەستیان ئەوەیە کە بازاریان واتە پرفرۆشتر بێ خەڵکی زۆر ڕویان تێبکە ئەوەندە مەبەستەکەی ئاینەکە و دینەکە نییە و پاداش نییە لەوانە هەندێکیشی هەبێت مەبەستی ئاینەکە بێ و مانگی ڕەمەزانەوە ئەوێ هاوکاری مسلمانان بکات چ جیاوازێک لە نێوانەمانە هەیە جیاوازەکەی چییە با بڵێ میم هەرزانەکەی داوێتە ناو خەڵکی مسلمان ئەوجا هەیە لۆخوا وا دەکا إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى بنيته بەڵام ئەگە هەرزانەکەشەوەی ڕەواج خۆی زیاد بکە و ئینتاجەکەی بکە و هاتە زیاد بفرۆشێ ئەوەش مانعی تێدا نییە بەڵام ئەوەی دەکات لەبەر خاتری ڕەمەزان و خۆی تەعالە دوو ثەواب لە دەرسی هەم ئەجری ثەوابی مانج ڕەمەزان و کەوا دەوێ هەرزانی بایەتە ناو خەڵکی هەم ئەجر و ثەوابی خۆی کەوا معاملەی کردیە چکەلۆ معاملەکردنیش عیبادەتە پێغەمبەر دەفەرمێ العەمەل عیبادە ئەوەش عەمەلە کابرا دوکاندارە ئیش دەکات بە حەلالی عیبادەت لۆی حیساب دەبێت باش ئەمانە دەست نە قالبی بەخشینەوە هەمان پاداشتی بەخشینیان دەبێت ئەوەی دووەم ئەوەی کەوا یەکەمیان دەوێت سەعەکە زارزان کە لەبەر خاتی ڕەمەزان خوای تەعالە ئەوە ثەوابی پێداتێ ثەوابی دووەمیشیان کە گۆتمان بە عیبادەت لۆی حیسابە ئەگەر بە حەلالی جێبەجێ بکات هەمان ئەوەیە کە دەڵێن یەک بەدەیەک بۆ 700 تاوەکو زیاتریش بڕوات یان بەخشینە ئەو بەخشین فەرقی هەیە بەخشین فەرقی هەیە لەگەل هەرزان بوون هەرزان بوون دڵخۆشی بدایەتە ناو خەڵکی مسلمان خوای تەعالە ئەجر و ثەوابی لێ دەنووسی بەڵام بەخشی جیاوازە لەگەڵەوەی دیکە بەخشی فەرقی باشە ئەی ئەو نرخانەی کە دانراوە لایەن ئیسلامدا بۆ نمونە کە تۆ شتێک دەکڕیت دواتر دەیفرۆشیەوە پێویستە چەند قازانج لەسەر ئەم شتومەکەدا بنێت بۆ فرۆشتنەکەی بەڵێ بەنسبەت ئەرباح لە فقی ئیسلامیدا باس کرایە عولەمایەکان ڕبحێک کابرای دەکرێت سەتایەکی داوێتی سەری 102 103 104 105 ئەوە دەڕوا بەڵام کابرایەک شتێکی دەکرا 150 و 100 داوێتە سەری قازانجی لێ بکات پێی دەڵێن الربح الفاحش الربح الفاحش جائز نییە لە شەرعدا ربح الفاحش کابرایەک شتێکی کرێ بە 10,000 دیناری بە 10,000 دینار
لۆیە بە پازی بفرۆش بە پیسی بفرۆش بە 25 فرۆشی بەڵام بە 10,000 کسی بە 100,000 فرۆشی پێدێن ڕبح الفاحش جا ئیسێدانی عولەمایەکە پێیان پسند نییە مەبەست لەوەیە دەکەوێتە قالبی حرابمیەوە بەڵێ حرام دەبێتنە و قازانجێک ڕبح الفاحش حرامە باش گفتوگۆی زیاتر لەسەر ئەمە دەکەین مامۆستا لەسەر ئەم بابەتە گرانکردنواتە بۆ نمونە بە 10,000 دەکرێت بە 20 یاخود بە 30 یاخود بە زیاتر دەیفرۆشێتەوە لەسەر ئەمە زیاتر دەوەستین باس بابزانین پاشێ و لە کەرکووک چۆن بەرەوە دەچێت هاوکارن هێمندەلۆ لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت هێمن ئەم کاتت باش پاشێوی حەفتەی ڕەمەزان لە شاری کەرکووک چۆن بەرەو دەچێت و لە دواتەوە هێزانیەکان دیارن و دیاراوان لە پاشێودا بارکەکانی خۆیان هەڵساون بۆی خەڵکی لە شاری کەرکووک بپارێزن بە تابەتی ئەو کەسانی کە لە کاتی پاشێودا دێنە دەرەوە فەرموو. بەڵێ کۆڤان کاتی ئەوەش باش بە پێی ئەو پلانەی کە لە مانگی ڕەمەزاندا سەرەتای مانگی ڕەمەزان لەلایەن هێزانیەکانەوە دانراوە بە پێی وتەی بەرپرسانی بڵێن هێزانیەکان ئەو پلانە تاکو ئێستا زۆر سەرکەوتوو بۆ وەک دەبینن ینی بە شێوەی بازگەی کاتی لە زۆربەی شوێنەکانی شاری کەرکووک بازگەی کاتی هەتاکو پارشێوانی واتە لە ئێوارە تاکو پارشێ و هێزانیەکان بەناو شاردا بڵاوێن پێکرا و سەرماڵی هاوڵاتیان دەپارێزن و لە نزیکی من بازارێکە تا ڕادێ قەرباڵەخە ینی خەڵکی تا ئێستاش هاتو چۆ دەکەن شتومەک دەکڕن کاتەکانی خۆیان بەسەر دەبن لە دەرەوە و هێزانیەکانیش ئێستا لێرە بازگەیەکیان داناوە ینی بەدوایە و کەسانە خۆ ئەوانەی کە گومان لێکراوە بێت ئۆتۆمبیلەکان دەپشکنێن ڕایان دەگرن ئەمەش لە پێنا ئەوەی کە باری ئەمنی کەرکووک پارێزراو بێ من حەزەکەم سەرەتا شۆفێرێکیان هاوڵاتیان بدوێنم بۆ ئەوەی ڕێوان ئەم کاتتان باش ئەم بازگە کاتیانە تا چەند بە باش هەزانن و پێشنیارتەن بۆ دەستگامنیەکان چییە تا چەند ئێوە وەکو هاوڵاتیان بڵێن هاوکاری دەستگامنیەکانەکەن لە ڕووی پاراستنی سەرماڵی هاوڵاتیانیان شتێکی گومان لێکراوە بینن تا ڕادێکی باش خەڵک هاوکارە و ئەم سەیتەرەکاتیان شتێکی باشە دەستیان خۆش بێ هیوادارم بەردەوام لە شۆنە جۆر بە جۆرەکان سەیتەری کاتی دابنێن شتێکی باشەوە پشتیوانیەکە بۆ خەڵک بەڵێ ئەی وەزی ئەمنی کەرکووک وەکو هاوڵاتیەک چۆنە بینی پێم وایە وەزی کەرکووکی سە زۆر باشە و ئامانە تا ڕادەیەکی زۆر باش و هیچ خەتەرێکا ترسێک لەسەر کەرکووک نییە زۆر سپاس دەست خۆش بێت ڕێزن ئەچمە لای بڵێن بەرپرسانی دەستگامنیەکان ئەلێرە بڵێن نەقی فەرهاد لێرەیە ئەم کاتت باش کاکەران کاتت باش زۆر سپاس چۆنە لێرە بازگەتان داناوە و چالایشەکانتان لە ماوەی بڵێن مانگی ڕەمەزانە ئەو چەند ڕۆژەی کە لە ڕەمەزان ڕۆیشتووە چەند کەسی بڵێن گومان لێکرا و داواکراوتان دەستگیر کردووە ئەم بازگانە تاسن سوودی هەیە بەڵێ دیارە بە مەبەستی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان هەروەها دابینکردنی ڕەوشێکی ئارام و سەقامگیر بۆ تاوی پێکاتەونەتەوەکانی شاری کەرکووک بەبێ جیاوازی لەژێر سەرپەرشتی بەڕێبەری ئاسایشی کەرکووک باوەبەشی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تر لە شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا وەک بەڕێبەرایەتی ئاسایشی کەرکووک لە زۆربەی شەقام و کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک و لە بازاڕە قەڵەواڵغەکان بە تایبەتی و بازاڕانەی کە لە شەوانی ڕەمەزاندا هاوڵاتیان زۆر ڕووی تێدەکەن هێزەکانمان بڵاوە پێکردووە هەروەها لە کافتریا و قاوەخانەکان ئەو شوێنانەی کە یاریسی نوزەرفی لێکرێ وەلا مزگەوتەکانیش کە نوێژی تەراویحی لێکرێتوانیمانە بە شێوەیەکی باش ئەو هاوڵاتیانە بپارێزین کاتن بۆ نوێژی تەراویح و لە زۆربەی شەقامە سەرێکیەکانیش بازگەی کاتیمان داناوە هەر ئۆتۆمبیلێک یاخود هەر کەسێک جێی گومان بێ ئێمە ئایوەستێنین ئۆتۆمبیلەکەی دەپشکنین و خۆشبەختانە توانیمان تا ئێستا لەو بازگانی خۆمان کە شەوانە داێنێن چەندین داواکرا و گومان لێکرا و دەستگیر بکەین هەروەها لە ماوەی 24 کاتژمێردا لە دوو هەڵمەتی جادا هەڵمەتی یەکەمان لەگەڕێکی عمل شعبی شاری کەرکووک توانیمان دوو تیرۆریستی داعش دەزیر بکەین کە چەکدار بوون وەشانەی نووسوی داعش بوون لە ناو شاری کەرکووکدا زانیاریە نەدایە گروپی تیرۆریستی داعش لەسەر دەستگا ئەمنیەکان لەسەر هاوڵاتیانی شاری کەرکووک و گروپی دووەمیش لە شارۆچکەی داخۆک دەستگیر کرا ئەوانش دوو داعش بوون کە داواکرامون لەلایەن دادگەی کەرکووکەوە بە پێی مادەی 4 تیرۆر لە چەند ڕۆژی ڕابردوو پرۆپاگەندێکی زۆر لە تۆڕ کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە گوایە باردۆخی ئەمنی خراپە یان داعش بەنیازە
هێرش بکە یان کۆمەڵێ پروپاگەندە بڵاو کرایەوە تا چەنە و پروپاگەندانە لە جێی خۆی بوون و پەیامت چیە بۆ هاوڵاتیانی کەرکووک؟ بەڵێ دیارە ناحەزان و دژمنانی ئارامی شاری کەرکووک هەموو کاتێک بە هەر وەسیلەیەک بێ بە هەر ڕێگەیەک بێ دەیانەوێت ترس و دڵە ڕاوچێ بخەنە ناخی دانیشتوانی شاری کەرکووکەوە بەداخەوە لە ماوەیەشا جۆمانەوە بوو کە هەندێک خەڵک دژمنی ئارامی کەرکووک پروپاگەندەوەیان بڵاو کردەوە کە داعش بەنیازی هجوومە بۆ کەرکووک ئێمە هەموو ئەو پروپاگەندانە ڕەتەکەینەوە و ئەوەش بە هاوڵاتیانی شاری کەرکووک دەڵێن کە ئێمە شەوانە لە سەر شەقامەکانی شاری کەرکووک ئەوان دەپارێزین بە هەمووی هێزوتوانە هەرچیمان پێ بکرێت دەیکەین لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان دابینکردنی هێمنی و ئارامی بۆ تەواوی پێکاتەکان هەروە ڕاوە دوونانی تیرۆریستان پرسیارێکم هەیە زۆر بە کورتی جواب بدەیتەوە بڵێن هێزەکان لێرە بە هاوبەشی بڵێن هەمانگیتان لەگەڵ هێزەکانی تراچیە لە سەرجەم و شوێنانەی کە ئێمە شەوانە مەفرەزەمان هەیە بە هاوبەشی لەگەڵ پۆلیس و دەستگا ئەمنیەکانی تری کەرکووکدا هاوبەشین لە هەر بازار و شەقام و شوێنێک دابین بە هاوبەشی کارەکانمان دەکەین بە هاوبەشی مەفرەزەکانمان دەرەکەین هێزەکانیشمان بە هاوبەشی بڵاو پێکردووە زۆر سپاس بەتەوە هەمعالی بەرپرسی ڕاگەیاندنی ئاسایشی کەرکووک بڵێ لە نێو خۆی کەرکووک هێزە ئەمنیەکان ئاسایش پۆلیس لە دەرەوەی کەرکووکیش لە سەنگەرەکان هێزەکانی پێشمەرگا بە شەو و بە ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیان وە شەونخۆنی دەکەن بۆی ئەو بارودۆخی کە کەرکووک ئێستا بەخۆی دەبینێت کە بارودۆخێکی زۆر بڵێن هەستیارەوە لە هەمان کاتیشدا بارودۆخی ئەمنی زۆر جێگیرە بۆیە وەکو دەبین وەکو وتیشمان هاوڵاتیان بە شێوێکی ئازادیان لە شقامەکان دەسوڕێنەوە و بارودۆخی ئەمنی وەکو بەرپرسی ئاسایش وتی زۆر لەبارە و هاوڵاتیانیشی دڵنیا کردەوە. سپاس باوکارم هێمن دەلەوە کە لە کەرکووکەوە لەگەڵم بووی سپاس بۆ هێزانیەکانیش هیوادارم ساغ و سلامت زۆر سپاس. بەڵێ مامۆستا دێنەوە سەر بابەتی ئەو قازانجەی دادەنرێت بۆ شتومەکانەی کە ئەو خاوەن دوکانە دەیکڕێت ئەگەر زۆر زیادی بکە وەک باست کرد دەکەوێتە قالبی حرامیەوە بۆ نمونە پێویستە چەند ئەگەر شتێک بە 10,000 بێ پێویستە چەند زیادەی بۆ ینی چەندی قازانج بکە بە 20,000 بێ چەند قازانج بکە لەوانەیە زۆر دوکاندار هەبێت بەو شێوەیە زانیاری نەبێت کە ڕەبحەکەی دەبێت چەند بێت قازانجەکەی چەند بێت خۆی تێتە سەر ضەمیر خۆی ضەمیر ئینسان زۆر مهمە خۆی تعالی شتێکە ناو قەلبی ئینسان دروست کردی پێ دێن ضەمیر ضەمیر چێ ویژدان کە پێ دێ بە کوردی پێ دێن ضەمیر بخۆی دەزانی هەر شتێک کە دەفرۆشی ئایا ئەو شتە مستحقی چەندە لە ڕەبحەکەی کابرا دەزانێت شتێکە بە 10,000 کرد بە 12 دە بە 13 دە بە 4 دە دەتوانێت فرۆشی بەڵام کابرا بە جوملێ خۆناسی بە 4 بفرۆشیت بە فرۆشی بە 11 بە 12 بە 13 لەبەر ئەوە ڕوونکردنەوەی معنی لە فەقدا شوات دیار نەکرای بلین نسبەکەی چەند بی بەڵام ئەتو شتێکت کرێت بە 10,000 بە 4 قات و 5 قات و 10 قات فرۆشتن ئەوەیە کە پێی دەری ڕەبح الفاحش و یان جائز نییە کردەوەی تێدا بکات چکە لۆ لەبەر چێ دەبتە هۆی سەبەبی ئەوەی معنی ئەو فرۆشتنەی مابینی ئەو موادەی دێتە بازار بە گرانیەکی زۆر لەبەرەوە زۆر بەداخۆ دەبینی زۆر سوپەرمارکت دەبینی یان ئەو جلوبەرگان دەرێ 150 ئەمن داکشکاندنم لۆ کردیا $400 200 نایتە خوارێ معنی خۆ تو کرێی دوکانەکەت بۆ خۆی 40 وەرەقەیە 30 وەرەقەیە 150 داشکاندن کردیا لە 4 وەرەقەی نایتە 2 وەرەقەی معنی هێشتا قازانج کردیا معنی چەندی قازانج کردێ کابرا دەبی چەندی قازانج کردبی یعنەوە پێشتر شەر قازانجی هەر هەبووە هەر هەبووە معنی دەبی بە $100 کردبی میسالان ئێزە بە $400 دەدا $400 کردێ $200 معنی هێشتا قازانجی هەم لە 200 کەشی قازانج هەر 200 کەش قازانج کردیا پێدەکا کە لۆ دەلوەرە دوکانەکەم زۆر گرانە ڕاستە بە نسبەت دوکانەکەی سعرەکەی دانایە بەڵام نابی سعرێکی وابی کە باشەی چۆن ئەو پارەی بۆ دەردەچێت کرێی دوکانەکەی بدات بە $200 حسابەکەی لەسەر چ دەکە لەسەر من و تو دەکا خۆی حیساب ئاخر کەس کە زەرەر من دەچێ هاوڵاتیە ئاخر کەس ئاخر لۆ تازیری گەورەمان هەیە تازیر ئیملاقی کابرا لە ئوروپای دانیشتیە لەجێ دەنێری لۆ تازیرێکی دەرەجە 2 بابلێ دارزیر سێ دەرێت دازیرێکی دەرەجە 3 لۆ شێخەڵە دەنێری لۆ دوکاندار لۆ دوکانی کچکە معنی هەتا دەگاتە دەستی قوربەسەرێکی صاحب وەزیفە کە نیوە مەعاشێک وەردەگری یان ترە مەعاشێکی هەیە یان مەعاشێکی نییە هەموو لەسەر ئەو دەکەوێت هەموو بازەکە دەکەتە سەروی لەبەر ئەوە
ئەدلوت پێغەمبەر صلی الله عليه وسلم من يسر على مسلم يسر الله عليه يوم القيامة لەبەر ئەو حەدیسەمان خوێندەوە یەکێک سەهل بکە لەسەر خەڵکێک یان خۆشیێکی بایەنەوەتە خەڵکێک خوای تەعالە لە خۆشی ڕۆژی قیامەت دەربانەی بەشداری دەکات لۆ بەرچی کابرا قازان دەکات بەڵام لەبەر ئەوەی دلی مسلمانێک پێ خۆش دەکات خاستان ئەوڕە کابراک مامنی مەسئولێک لە تەلەڤیزیۆن دەردەچێت میسال لە نمونەیەک دەردەچێت لە مەسئولێک لە تەلەڤیزیۆن قسەی خۆش دەکات دەبین ئەو عالم هەموو دەگەشێتەوە خۆ زەرریشی نەکردەوە مەسئول بەڵام بەس قسەی خۆش دەکات ڕووی بە پێکەرین هەموو عالم دەگەشێتەوە بەڵام ئەگەراتەوە مەسئول بڵین دەموچاوێکی گرژێ بێ قسەی ناخۆش بکە ئەو عالم هەموو سز دەبتەوە ئەوەیە گەر لەسەر هەمووی دەبێت تەسیر دەکات بەس مامۆستا دەبینین هەمان شتومەک لە دوکانێک بۆ دوکانێکی دیکە جیاوازە دەڵێ بۆچی لێرە گرانە بۆچی لێرە هەرزانە لەوانەیە ئەو کرێخ دوکانێکی هەرزانتر بێ لەوەی دیکە ئەو بۆی هەیە نرخی ئەو شتومەکە زیاد بکات ئەوە دەمێتە سەر بازار هەمان کەلوپەریشە هەمان شتومەکە هەمان شتومەک هەمان کردو ئەوە دەمێتە زەرزەمیر گۆتمان باوەڕ کە زەمیر زۆر مهمە وەختی خۆی با بڵێم دوکاندارانی شاری هەولێر کوو بوو شاری هەولێرکە ناو بازار بوو بازار کابرا دەچوو دەبینی سعات هەشت دوکان دەکراوە سعات هەشت دوکان دەکراوە یا سعات هەفتەوە پاش نوێژ سبەینی نانیان دەخوات دا دوکانیان دەکردەوە خوای تەعالە بەرەکەت و خێرێکی دایتە ناو دوکاندارانەی کەوا زوو بەیانی دەکاتەوە لۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت اللهم بارك لأمتي في بكورها خوای خێر و بەرەکەت بایە ناو مالی ئەو مسلمانانە کە بەیانیان زوو هەڵدەستن دەچنە بازار چکە ئەو بەرەکەتی لە بەیانی هەیە لە پاشیوڕان و هێواران نییە لەبەر ئەوەی کابرای دوکانداریە کابرای عارەبانچی لە پاش هێوارێ ماڵەکەی بەزار دەکە و سوندی درۆشی لەسەر دەخوات کاتەڕین مایت بۆ دوکانداران بەیانیان زوو بستە دوکان ئەوە حەدیث پێغەمبەر صلی الله عليه وسلم بەداخەوەی دوکانەکانی مە زۆر هەیە سعات 9 و 10 دوکان دەکاتەوە اللهم بارك لأمتي في بكورها خوا بركة خير بايت أو مالي دكانداري كوا إيش دكات بياني زوب أو دكاندارانا ككابراك دتسو أشياء اللي ذكري ما بني فروشي تباي بيز زيناري فروشتيا مشتريك دهات دقول كاك أم صرف فتحي خوم كرديا باي بيز زيناري فروشتيا بلام زيرانا كم ني فروشتيا بركني بكرة نفسي موادي هي بلاقي كدير مواد كان بس سعري بيقدر دان هنا پێکەوە دەچوونە بازار دەچوونە بەغدا لابانی لە ئەشیان دەهینە دەچوونە جێکی دێ ئەشیان دەهینە بەڵام ئێستا نەخێر کابرا دوکان جیرانی دوکانی تی منافەسە لێ دەکا زبەزدی لەگە دەکا لەوانەیە مەوادەکەی غەش و خیانەتی لەگە دەکات جا ئەو منافەسەیە هیچ باس کراوە لە نێوان دوو دوکانداردا لە ئاینی ئیسلامدا خۆی تەعالە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت فەلیەتەنافەس المتەنافسون ئیسا منافەسە بکە لەسەر شتێکی باش و خێر لەسەر عیبادەتێک لەسەر چاکە لەسەر تیجارەتێکی حەلال ئەم منافەسە بکەم موادێک بینم زوو لەناو بازار بفرۆشم بە هەرزان لەوەی میلەتەکەم بژی نا منافەسە بکەم موادێکی خراپ و بۆگەن و پیس و موادێکی ئەکسپایر بینم لەوەی مالێکی خۆم بۆ خۆم زیاد بکەم و با برایەکەم و با مسلمانەکەی یان هاوڵاتێکە چ دەخوا با بخوات باش ئێمە لەو ڕوانگەوە ئێستا تەماشا دەکەین لەبەر ئەوەی وەزعی خەڵکەکە وای لێ دێت باش مامۆستا دێنێ سەر ئەوەی کە باست کرد کە گوتت شتومەکی خراپ و باش زۆر جار دەبینین خەڵک باس لەوە دەکات دەڵێت با هەموو بازرگانێک نا بە مطلقی باس ناکەین یاخود گشتاندن ناکەین هەندێک بازرگان دەڵێت دەچتە دەرەوەی وڵات کام شتومەکی خراپە دەیهێنێت و پێی دەڵێ بۆ فلان ماوەیەکی دیاریکرا و ئیش بکات و بیداتە خەڵکەکەی بەێ ئەوە با مەسەلێکی خۆش لەوە بژێڕمەوە لەو مەسئلانە مەزەلێکی حەقی ئەمە چێوە دەچینە جنوبی شەرقی ئاسیا جنوبی شەرقی ئاسیا چێ دەربا بڵێن دەچینە سین تایوان تایلند ئەو سێیانە کەەوە عالم ئەشیاکی زۆری لێدەینی ڕۆگە یابانیش یابان بەس دوورە پێ بڵێ دینی ئیسلامەتی گوگەیشتە تایلند و بەنگەلادیش و مالیزی ئەو دەوڵەتانە تاجرەکانی مسلمانی عەرەبی مان تاجرەکانی مسلمان ئەلێرە دەڕۆیشت و موادیان دەبردا وێندە تەبعاً هەموو بە کەشتی وەشتیوا بووە دەتوو کابرا پارەی دەدایە لۆ موادەکەی دەکرەوە ئەوەندە ڕازگۆ بوون ئەوەندە بە ئەمانەت بوون ئەوەندە خاوێن بوون ئەوەندە ڕژ بوون لەسەر تیجارەتەکەی خۆیان کاتی نوێژ و عیبادەکانی نوێژی خۆیان دەکەن گوتێن ئەنگوت چێنە گوتی ئێمە مسلمانین ئەوانە ئاگرپەرستن یان بودپەرستن یان با بڵێن هەر چی دیانەتی چێنە بووە
کەوا بوو دینی ئیسلام لە جنوبی شەرقی ئاسیا بە واسطەی ئیسلامەوە پەیدا بووە بەداخەوە ئەمڕۆ ئەو زمانە لەو عەسرا دینی ئیسلامەتی بە چاوێکی کەم تەمەشا دەکرێت لە جنوبی شەرقی ئاسیا لە تایوەند و لە تایلەند و لە سین لۆ مسلمانەکان ئەویش سەبەبەکەی تاجیرەکانە تەمەشاکە کو میقیاسەکە گۆڕە دینی ئیسلام بڵاو بۆ لەوێندەر بە واسطەی تاجیرەکان تاجیرە ڕازگۆیەکان تاجیرەکان بە زەمەیرەکە تاجیرە بێغەشەکە بەڵام ئەو تاجیرە ئێستا دەچی احترامات نان هەموو زۆری بە زۆریان کە خەڵک باز دەکەم نەمدیتە دەچی شتێکی خراپی بۆگەنی خراپی ئەکسپار بدەینن ئەروێ چوونە مسلمانن لەوانە لەوێ نوێژش دەکەدێت ئێرە هەموو ساڵش پێدەستە عومرە و پێدەستە حەج و یان خێر و خێراتشی پێ دەکات بەڵام نازانی مالی حەرام بەخێر ناچی مالی حەرام بەخێر ناچی باشە ئەم شتومەکە ئەگەر بێت و بە نرخێکی هەرزانیش بێت بە هەمان شێوە دەکەوێتە قالبی حرامەوە ئەگە غەش تێدابی ئەو هیچ گومانی تێدا نیە مە قسەمانەوە نییە ئەگەوتمانگە غەش تێدابێ ئەگەر نا باتی جارەت بکات لەوانێ شتێکی خراپ بێنێت بەڵام بە نرخێکی هەرزانیش بیفرۆشێت با خراپ خەینا خراپی بە خراپ بینی خراپ بە خراپ بینی وەختی خۆ سینی بوو تایوان بوو یابان بوو ئێستا کابرا دەچی مەوادێکی سینی دەیچین دەینی بە ناوی تایوان دەفرۆشی ماواتێکی تایوانی دەینی بە ناوی یابانی دەفرۆشی بەڵێ باش مامۆستا هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت با بزانین پاشەو لە سلێمانیش چۆنە چوونە دیاربەکر و کەرکووک با بزار بزانین لە سلێمانی چۆنە کاروان ڕەحمان ئەم کاتت باش بەرەو کۆتاییەکانی مانگی ڕەمەزان دەچین ئەم شۆ پاشێوی حەفتەیە با بزانین لە شاری سلێمانی لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان خەڵک چۆن بەرەو بازاری شاری سلێمانیەوە دێت ئەگەر پاشێوی حەفتەی مانگی ڕەمەزانمان بۆ بگواسەوە لە سلێمانی بەڵێ کۆوان سڵاو لێوە سڵاو لە بینێرانی کوردستان 24 پاشێوی هەموو لایەک بەخێر و خۆشی بگوزارێ سڵاو بۆ میوانە بە ڕێزەکەیش دەڵبەتە من ئێستا لە بەردە مزگەوتی گەورەی سلێمانی و گومەزە سەوزە لە پشتی منە گومەزی کاک ئەحمەدی شێخی سلەیمانیە کە ئارامگاکەیشی لێرەیە ئەم مزگەوتە ڕۆژانە ینی لە کاتی بەربانکردن و لە کاتی پاشێوکردن نان ئامادەکراوە بۆ ئەو کەسانی کە لێرە فەقیر و هەژارنیان نانێکیان نیە دەستیان بکەوێ لێرە لە مزگەوتە بەدەستی خامنەوێ کۆمەڵێک چین و توێژ ئەمڕۆ کە هەر لێرن بەسەریان بکەمەوە ئەمێ بپرسم لێرە کۆمەڵێک لە تاکسی لێرن شۆفێری تاکسی کە ئەوان هاتوونە تێرە بووی کە سابەتێ بکەن سڵاو لێبێ مەرحەبا لێبێ جەنابەت تا ئەم کاتەیە لە دەروی تو ئیشەکەی بەڵێ ئەچی وای کرد تا ئەم کاتە لە دەرەوە بیدوە کار و کەسابەت بکەین وەڵی چکە سابرەکەین بۆ ماڵ مناڵ ئەم شەو ئیش چۆن بوو وەڵی باش بەڵێ نەفەر هەبوو بەڵێ هەبوو بەزای لەگەڵ ڕۆژوو چۆنی وەڵا شور باش ئەچیتەوە ماڵەوە بۆ پاشێوکردنیان نەخێر لە دەرە لە مزگەوت ئەچمە ماڵەوە بەڵێ ئەتوو شتیان بۆ ببیتەوە بەڵێ تۆ لەگەڵ ڕیفراندۆم ڕات چیە ئایا بەڕاستی کورد پێویستە سەر بەخۆی خۆی بەدەست بێنێ قواری سیاسی خۆی بێت هەمووی حەزەکەم سەر بەخۆ بێت کاتە دەنگت بۆ بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت ماندوو نەبی خوا ڕزقت زیاد بکە هەڵبەتە کۆڤان لێرە کاسبکارێکی زۆر هەیە کە هەر یەکە و جۆرێک لە پیشە و ئیشی دیاریکراوی هەیە لێرن لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانی لێرە ئەم مارەبانەیە بەم شێوازە جوانەدانراوە ڕازێنراوەتە بۆی پێشوازی لە خەڵک بکرێ و چا دەفرۆشن لێرش ئەم کەبابخانەیە هەیە کە گۆشت و کەباب و جگەر و زۆر شتیان هەیە سڵاوتان لێبێ پاڵتان باشە وەستاکەمان وەستاگیان سڵاو لێبێ پاڵە باشە چۆنە گۆشت فرۆشی چۆنە خەڵکانە گیان نان بخۆن لێرە کەسابەت ڕووی لە باشیە پێشەکی بە خێراتی کەناڵە جوانەکەتانەکەم وەڵی تر عادەتەن هەموو ساڵێک هەروە بووە شەوانە خەڵقێتە دەرەوە پاشەوان خەڵقێتە دەرەوە بۆ ناخواردن خەڵق سەفەریە باتەوە بۆ ماڵ و لەخوا بەجاابێ ئایبی نییە ئایبی نییە باشە ئەم شەو چەندێکتان فرۆشتۆ چەندە گۆشتی سەرف کرد وەڵی ئەوە تەغری ناگرێت خوانێک بڵێت 4 ڕان و 15-20 کیلۆ قیمەوە تێ هەر ئەوە باشە شکر لەخوا بەجاابێ زۆر باشە من زۆر سوپاسەکەم دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ جەنابێت هەڵبەتە من بەردەوام بم هەوڕێگیان سڵاو لێ ئێوەش بێ ماندوو نەبن ئەم شەو چا زۆر فرۆشاوە بەڵێ زۆر بە چاو هەموو شەوەکان زیاتر بووە چی وەکر ئەم شەو زیاتر فرۆشێ وڵی خۆی عادەتەن لە 20 ڕەمەزانە بازار زیاترە بێ و قەرەباڵخە بێ و
مافی ڕەمەزانە پێشتر وانە بووێتەوە وردە وردە خەڵک عادەتی بە ڕەمەزان کردوێتە دەرەوە شەوان چەند چا تێکەڵەکەن چەند جۆری چا وڵی جۆرەکان کەمە جۆرەکان باشترین چاکرینە نا ئەوە نییە کە بڵین چایەکە کڕین کیلۆی بە 18,000 هێنەکە بە کەس ناڵی کە چەند جۆر تێکەڵەکەی وڵی مێنەکە چییان ێستا چایچیەکان زۆربەی ئەیزانن چییە بەس خۆی چایچێتی دەساوە ینی ئەوە نییە بڵێ چێ دەسای خۆشتر بێ مشتری زیاترە زۆر سپاس مادوونە بن سپاس بۆ جەنابەت کۆڤان ئەگەر لەگەڵم بەردەوام بن و کات مابێ لە نزیکی منەوە تا هەر لە نزیکی مزگەوتی گەورە کۆمەڵێک لە کاسبکارمان هەیە مادەم کات نییە و کاتکەمە من شەوێکی تر ئەچمە لە ئەوان لە منەوە دیارن هەڵبەتەکە وەک پێیانوتم من چوومە لایەنتیان بە شەوان کارەکەین خەریکی تێکردنی سەبی بینایەکەن کە دروستەکرێت لە پشتی منەوە کە ئەوان ڕێن بە ڕۆژامان دوون بە ڕۆژوە بن بۆیە پەنایان بردەوە بۆ شەو و شەو بەکارێنن بۆی کار و کەسابەتی خۆیان تیا بکەن و بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن کۆڤان بەڵێ سپاس بۆ هاوکارم کاروان ڕەحمان کە سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بەڵێ مامۆستامە لەسەر بابەتی باسمان لە تجارەت دەکرد و بە تایبەتی شەوانی کە دەچن لە دەرەوە کەلوپەری خراپ دێنن ئەوانی کە کەلوپەری خراپ دێنن دەیفرۆشنەوە ئەمە هەم پارەکەیان حەرام دەبێت و هەمیش ئەو خێر و چاکە دەچن بە چاکە ناچێت و ئەو با بڵێن عمرەکردن و حەزکردیان بەتاڵ ئەمانە ئەوانەی کە باسم کردەوەوانە هەمووی بەتاڵ دەبێتەوە جۆ بدەم حەدیثیش پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من تصدق بعدل تمرة بعدل تمرة بمقدار تمرة معنى التمر لو بنايم تمر هنا خرما معنى كابرايك هاد بابل 100 كيلو خرما خير كرت أو خيرت كرت دفرمي بيغم من كسب طيب شاكا من كسب طيب لما ليش حلال باشا دفرمي ولا يقبل الله إلا الطيبة تأكيد دكاتوا أقات لبي خوي تعالى إلا مالي خاويني دبي مالي بيسيناوي شاكا خوي تعالى من كسب طيب زور مهمة لما ليش حلال بي ولا يقبل الله إلا الطيبة خوي تعالى قبولنا كإما مالك حلال خاوي النبي يأخذها بيمينه خوي تعالى ورد قريب ها فيربيها لو يكو دكاتوا كابرت سندي كوتمان خير كرديان نيوتشلو قصبة بيبا نيوتشلو قصبة كوتمان ها فيربيها حتى يجعل الله مثل الجبل روج قيامة خوي تعالى كديت ميداني حشر أو عبدا أو نيتشلو خرمايا بيتا بقدر يكتسياي أذر بادر ثوابي لو نسريته خوي تعالى لو زيادك فيربيها أوانا كشتي باش دين من باسم لوكر كواني كشتي خراب دين آية أم كسابتيان لحرام دبيت وآية أو خير وتاكي دي كان ليان قبول دبيت يعني أو طاعتون الزايكة دي كان بتابتش كدسنا حج عمره ليان قبول دبيت بلى أنت مشابك لو من أو حديث بخي دواك من كسب طيب ولا يقبل الله إلا الطيبة معناه اشتي خاوين أتو بارك دكرتي تزارك مالي حرام أو حرامة ورينا قريب مال صار زورة شخوان لو صارت سي ورد قريب لهتم يكم يعني مالك حلالة أتو الحرام يصرف دكي كابرة صون نمونة دزاني تسوين يا مالك حلال كابرة بابلين موظفة مالك حلال ورد قريب دتي الحرام صرف دكا ليش خراب ولا عرق ولا زين أخوة أو قبولنا كان أو لحلال أو دار مالك حرامة لحرام صرف دكا أو إيش خوا قبولي ناكات أو دو أو دار مالك حلالة لحرام صرف دكات أو ما نقول ونيا أو دار مالك بخوي حلالة لحلال صرف دكا خوي تعالى إلا ويوردقري تم شابك صار زوربو لهاد صار هيتسان ونق إلا لحلال نبي هيت غشوا في الاجتناب نبي كابرق مالك حلالي هي حرامي هي بابلي حرامي هي وزارة لحلالش صرف دكا حرام مالك دتي بزقفتش بيدور زكاة دتي خيري بيدكات صدقة بيدكات خوالي قبولناك كمالك حرامة بەڵێ مامۆستا کاتەکەم بە کۆتا دێت زۆر سپاس دەکەم مامۆستا سید موعید نەخشبەندی پێشنێژ و تارخوێن کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان بوو لە بەش یەکەمی بەرنامەی پاشیف زۆر سپاس و بەخێر بیت موفق بسلام بەرنامەی پاشیف بەردەوام دەبێت بەش یەکەمی بە کۆتات کە تایبەت بوو کە تەوەرەکی ئاینی بوو باسمان لە بازرگانی و بازار کرد لە مانجی ڕەمەزاندا ناوبڕێکی کورت وەردەگرین
لە تەوەری دومی بەرنامەی پاشیف بەرز لە نەخۆشیەکانی مێشک و وەروە دەمارەکان و بڕبڕی پشت دەکەین و لەسەری کاژمێر دێمەوە خزمەتتان. بەڵێ بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنامەی پاشیف باس لە نەخۆشیەکانی مێشک و دەمار و بڕبڕی پشت و ئەمانە دەکەین بەڵام بەر لەوەی گفتوگۆکەمان بکەینەوە دکتۆرێکی پسپۆر لەگەڵمان دەبێت هاوکارانم این هاوسێکیان ئامادە کردووە کە ئەویش تایبەتە بەوەی کە یەکێک لە دیارەکانی نێو جیهانی ئیسلامی بوونی سۆفی گەریە کە دیاردەیەکی باوە لە نێو باشووری کوردستاندا. سۆفیگەری و سۆفیەکان بەوە خۆیان لە ڕێبازەکان دیکە جیا دەکەنەوە بەوەی کە دەیانەوێت ببنە کۆڵەگەیەکی بەهێزی ئاشتی کۆمەلگا و خوداپەرستی. سۆفیەتی بریتە لە بزوتنەوەیەکی ئاینی سەرەتای سەرهەڵدانی دەگەڕێتەوە بۆ پێش کۆتایی سەدەی دووەمی کۆچی تا سەدەی سێهەمی کۆچی. سەرەتا لە تاکە کەسیەوە سەرهەڵدەدا و بانگەشەی خۆپاکڕاگرتن لە بێفەرمانی خودا و بەندایەتیکردنی لە سنوور بەدەردەکا واتە زیادەڕەوی لە خواپەرستیدا بە مەبەستی لە خوا نزیک کەوتنەوە. ئەم چۆنیەتە تیشکدانەوەی کەسانێک بوو کە پشتیان کردبووە خوددا پەرست و ڕویان لە دنیا بوو. دواتر ئەم چۆنیەتە پەرەی سەند و تایبەتمەندیان لە نێو خەڵکەوە دەرکەوت بە ناوی سۆفی. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاد بوو تا بوون بە دیاریدەیەکی بەرچاو. سۆفی هەڵدەستێ بە پەروەردەکردنی دڵ و دەروون و لێکۆڵینەوەی لە خودای میهرەبان لە ڕێگەی هەستیاری دڵەوە نەوەک دۆزینەوە و لێوردبوونەوە لە خوای پەروەردگار لە ڕێگەی خودا و پێغەمبەرەکەیەوە. یەکەم کەس کە نازناوی سۆفی لە خۆینا ئەبوو هاشمی کوفی بوو کە لە کوفەی عێراق لەدایک بوو زۆری تەمەنیشی لە شام بەسەر بردووە. سۆفیەکان ڕێباز و شێوازی زیکردکردنیان جیاوازە بەڵام لە کۆتاییشدا هەمویان دەستنەوە سەر یەک سەرچاوە کە ئەویش پەرستشی پەروەردگارە. کەسانێکی زۆر لە مێژوودا لە بواری سۆفیگەریدا بوونەتە ئەستێرە کە بەناوبانگترینیان حەسەنی بەسری و مەولانە خالدی نەقشبەندی و شێخ عەبدولقادری گەیلانین. هەرچی لەبارەی ڕێبازە سەرەکیەکانی سۆفیگەریشە لە دنیادا سێ ڕێبازی سەرەکی هەیە کە ئەوانیش ڕۆمی و قادری و نەقشیە. ئەم ڕێبازانە لە تەواوی جیهاندا ملیۆنە شوێنکەوتویان هەیە. لە سۆفیزمدا ڕەنگە زوهد خەسڵەتێکی بنەڕەتی خوداپەرستی بێ کە لە شێوە و شێوازەکانی دیگەی خوداپەرستی جودای بکاتەوە. زوهد بە مانای خەڵۆت کێشان، تەریک کەوتن و دابڕان، چ لە کێشان و خۆبرسیکردن، جێهێشتنی تەواوی خۆشی و لەزەتە دنیاییەکان و دەست بەرداربوونیان و مەزبوون لە زیکری خودادا دێت. ئەمانە هەمووی لە پێناو گەیشتن بە نووری هەق و ئاوێتەبوون و توانەوە لە زاتی خوداییدا.
بەڵێ لە تەوەری دومی بەرنامەی پاشێف دکتۆر علی حەسەن پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار لەگەڵمان دەبێت هیوادارم بتوانین ئەو زانیاریتان پێ بدەین بە تایبەت لە بواری مێشک و دەمار و بربڕی پشتدا. دکتۆر بەخێر بێت. با لە سەرتا باس لە نەخۆشەکانی بربڕی پشت بکەین چەند زۆر نەخۆشی بربڕی پشت هەیە. جۆرەکانی زۆرە بەڕاستی بەس هەندێک حالەتمان هەیە کە حالەی تاڕئی پێدرێن حالەی کوتوپۆر ئەوانەی کە تداخلی سریعیان دەوێت عملیاتێکی پێویستە ئەوانەی کە وەڕەم گرێ دەبی لە فقرات حالەی بەربوونەوە شکانی فقراتە حالەی التیهابە لە فقرات کە تووشی نەخۆشی دەبن ئەوانە پێویستیان بە ئیجرای سریعە و نەخۆشەکانیمان هەیە ئینزیلاق کە هەموو عالم دەڵێن ئینزیلاقە یان سکوونی فقراتە سەوفانە ئەوانە کە زیاتر حالەتەکان مستعجل ئەو وەڕەمەی کە باست کرد مەبەست لە وەڕەمی سەرەتانی یاخود شێرپەنجەیە بزڕ شێرپەنجەی فقراتوانە ئەمانە چارەسەریان هەیە ئەکید هەمویان چارەسەریان هەیە باشە ئەوەی کە زۆر باوە لێرە لە باشووری کوردستان کام لەوانەی باس کرد زۆر باوە لێرەیە بەخوای طبعا ئەکیدی فقرات زیاتر لە هەموو دنیا ئینزیلاق و ئەوانەی کە سەوفانە لەبەر ئەوە زۆرترین شتە ڕوودا پاشوی دێتن حادسەکانە بەربوونەوە شکانی فقرات و لە حادسەی سیارەبی بەربوونەوەبی ئاخشت دێتن شێرپەنجەوە لە هەمووی کەمتر ئەکید ئەوە لە هەمویان کەمترە مەبەست زۆر باس ئینزیلاق دەکرێت ئینزیلاق لە هەمووی زیاترە ببینی باس لە ئینزیلاق دەکات ئەمانە حالەتێکی زۆرە لە ئینزیلاق مشکلەکەی لە گەنجیەوە دەست پێ دەکات عادەتەن لە گەنجان توش دەبی حرەکەی غەڵەتە هەڵگرتنی شتی قورسە هەندێک هەندێک نەخۆش لە نەفەر زیاتر توش دەبی لەوانی تکە ڕاضە نەکردنە تەوان بێقوەتی عەزەڵاتی پشتە و لە غافڵەتی شت هەڵگرتنە مەسەن ڕۆژێک دێ مافوری هەڵدەگریتن یان شتە بوتڵە غازێکی لە غافڵەتی هەڵدەگری حرەکەی غەڵەت دەکات فەنجلاقەکان توش دەبی لە گەنجانەوە توش دەبی لە گەورانیش توش دەبی فەلەوێ زۆر زۆر باوە بەس 1970 عملیاتی ناوێ 85 ینی بە عیلاج باش دەبیتن 115 دەبینێتەوە ئەوانە کە زۆر تەسیل لە سەردەمانەکان دەکات ژان دروست دەکات لە پێی سڕبوون پێی زەعیف دەبی ئەو حاڵەتانە دەبیتن کە احتیمال پێویستی بە عملیات بیتن باش ئینزیلاق بەخۆی چییە لە بربڕی پشتدا ڕوو دەدات لە بینی فقراتەکان کە سیفسێ فقرەی هێزکە لە بینیان کارتلجەکەیە کە دیسکە ئەو کارتلجە مادلەتی جیلاتینە امتصاصی صدمات دەکەن یعنی ئەو پرێژەر کە زەختی لەسەر دەبی پرێسی لەسەر دەکرێتن ئەستۆیەکەی هەڵدەمژێت هەتا زەخت لەسەر هێزکەکان نەمێت چکە هێزک لەسەیەک دەشتێت تەحملیەوە ناکات فەوە لە بینی بربڕەکانی پشتە و عینە وەختیش ئەوە ینی بربڕی پشتەکان بۆ کێرڤەکەی دەمینێتەوە ینی حرەکە ناکە ئەگە بەس هێزک بی احتیکاک دەکات ینی پێکۆ دەخشێ لێک دەخشێ ئەوە ناهێ لێ شتان ڕووبدا مشکلەکەی ئەو ئینزیلاقە جار ئەو دیسکە ئەو کارتلجە دەردەچێت لە جێخۆی یان دەتەخی یان هیچ دەبێتن چکە بە مروری زەمان هەمویان هیچ دەبن بە شتی قرس هەڵگرتن احتیمالە ئەو جیلاتینێکە بێتە دەرێ زەخت لە سەردەمانەکان بکە باش چارەسەریان چییە؟ چارەسەرەکەیان ئەوە عادەتەن مجموعە چارەسەرێک هەیە پێشەوەی عملیات ینی زۆربەی نەخۆشەکان کە ئەگە حالەی تاڕە نەبی ینی مەسەلەکە مەسەن پێی زەعیف نەبێ ئەو وەخت دەبی عملیات کرێ یەکسەر ئەوان کە هەمویان استراحەتە لە ماوەی 2 هەتا 4 ڕۆژ پاشەوە دەست بە ڕاضەی خەفیف مەسەن ڕۆیشتن مەلەوانی یان پاسکیل لە ماڵێ لە ماوەی 2 هەفتە لەگەڵی هەندێک عیلاجی مسەکنی ئالامی دەدرێتێ دوای پاش ئەو 2 هەفتەیە دەست بە عیلاج طبیعی دەکاتن زیاتر ڕاضی دەکاتە عەزەڵاتی پشت و زگ و پێی بەخۆت دەتر دەکات و هەندە دەمێنێتەوە هەتا 4 لە بۆ 6 هەفتە ئەگەر استیجابەی نەبوو لە هەموو لەوانە و ژانەکەی زۆرتر بوو تەحملی نەکرد ئەو وەخت دەتوانین قەرار دەین مثلا عملیات پێویستە باش ئەم لینجێ دەگەڕێتەوە ئەوەی کە باست کرد بەم ڕێگایانە لینجەکە ناگەڕێتەوە جێخۆی یعنی بڵێ ئەگە دەرچووبی لە جێخۆی ئینزیلاقەکە ئەنواع هەیە کە دەردەچێت هەیە کامل دەردەچێت علاقەی بەوەی پێش نامینێ پارچەی لێ دەتە دەرێ زۆربەی ئەوانە پێویست بە عملیات دەبی کەمترین شتە بەس زۆربیان پێویست بکە ناگەڕێتەوە هەندێکیان بە کاملی دیسکەکە هەندێک تۆزێک دێت دەرێ ئەوە تەسیری نامینێ بەس بگەڕێتەوە جێخۆی زەحمەتە ینی بگەڕێتەوە بەس قیمەتی نیە ئەگە زەخت نەکات لە سەردەمانەکان ئەی بە نەشتەرگەری ئێوە چی بۆ دەکەن
ئەم بەنەشتەرگەری عاتەن ئەوەی کە زۆرترین دەکرێتن بیان بە ناو زۆر بیان مایکرۆسکۆپە لای دەبین ئەو جێی کە دەرچووە ئەنزلاقەکە کە هاتە درێ لای دەبین دێڕنین یانی دەبینێتەوە هەندێک عملیات هەیە نەخۆش پێویستی پێوەی دەبی کامل بیگۆڕین ئەو وەختە دەبی بوڕغی دانرێتن و ئەو ئینزلاقەن دیسکەی ئیسناعی دانرێ دیسکە سناعیکە هێزکی لە ناو دانرێ دوو فەقەرەکەی بێک دەبەستین دەبتە یەک پارچە ئەمانە هیچ زیانیان نابێت زیانەکە لەسەر دوو فەقەرەکەی سەرێ و خوارێ زەخت زیاتر دەبیتن دیسکەکانی ئەوان احتیمال هەیە بە مروری زەمن ئەوانش تووشی ئینزیلاق بکات احتیمالی هەیە احتیمال چکمە 105 لە بۆ دێ هەتا ئێستا ئەوە نەکرا هەندێک طریقەی نوێش هەیە ئێستا حەقنی مادەی جیلاتین دەکەن یعنی ئەو مادەیە کە ئینزلاقەیە وەکوویە تقریبا سیلیکۆنە دەفعی دەکەن لێرە بەکار نایە لە خارجش لە زۆر سنتەران بەکار نایە لە هەندێک سنتەر بەکاری دێنن هەتا ئێستا لە ئەوە نەکرای مەسەن بحوسی لەسەر نەکرا بێ ئەکید ئەو باشتر لەوەی چۆن بەکاری دەهێنن ئەوان سەدی لەسەر دەکەن بەڕاستی ئیوان ئەوەیە بە نەخۆشکە دەڵێن ئەمە ئەو ترایڵێ دەکەین یعنی ئەو شتەی دەکەین ئەوە نییە مەسەن ئیسبات نەکرای جارێ بەس ئەوە دەکەین فەوان هەندێک نەخۆشکانیان ڕازی دەبن یعنی لەسەر ئەوەی جڕایلە بە کاتە تاوەکو ئێستا ئیسبات نەکراوە نا هەتا ئێستا نایکەینەوە بەڕاستی باشە ئەی سەوەفان چییە؟ سەوفانەکە عاتەن لە عمری گەورە دەبیتن هەمومان احتیمال لە توش بیتن هێزکەکان پاش عمرێکی گەورە ئەو ئینزلاقان ئەو دیسکەکان هیچ دەبنەوە هێزکەکان دەست پێ دەکەن زعیفتر دەبن و وەکو التیهابێک دروست دەکەن لە هێزکەکان ینی ئینفلامیشن دەبیتن هێزکی زیاد دەبی فقراتەکان خوار دەبی احتیمال تەسکبوون دەبیتن لەو فقراتە ئەو حەبلی شەوکەیەکە دەمارەکان هەمووی ڕیباتی لەسەرە هەمووی کەڤەر کرایە فەوان احتیمالە لە مروری زەمن تەسکی دەبتەوە جێیەکە زەخت دەبن لەسەر عەساوەکە ئەو بۆ هەموو کەسێکە هەموو کەسێک تووشی سەوەفان هەموو کەس توش نابی فەرقی دەبیتن مەساوانەی هەندێک نەفەر زیاتر لەوەی کە توش دەبی سەبەبەکان معلوم نییە جغارە زیاتر تەسیر دەکەم ئەوانەی قەڵەون زیاتر زەختیان لەسەر عەساو ئەوانەی کە سەوفانیان هەیە بخۆیان لە چۆکیان لەوانەی احتیمال فقرات توش بن زیاتر ئەوانەی ڕاضی دەکەن ڕۆیشتن کە لە عمری گەورە مەسەلەن لەمە پاش ڕاضە احتیمال زەحمەتە بەس ڕۆیشتن زۆر مهمە ئەوانەی کە دەڕۆن زۆر بەپێ ئەوان کەمتر توش دەبن باش ئەوەی کە تووشی سەوەفان دەبێت چارەسەری چییە؟ سەوفانەکە زۆربیان هەر عیلاجە عیلاجەکانیان هیچیان بەڕاستی هەتا ئێستا 100% نایگەڕێنەوە چکە وەکو پیربوونە ینی کو ئەمە عمرمان پێش دەکەوی سەوفانەکە شوایە سەبر زیاد لەگەڵی دەبێت بەڵێ بەس شرط نییە زیاد کە بگاتەوەی کە پێویستی بە عملیات بێت احتیمال هەتا هەر هەندێک زیاتر بی عیلاجە حەبوو دەرمانە دەدرێتێ تعویزی ئەو کارتلجە و ماوەدەی دەکەن کە دێتێت هەتا ئێستا ینی هەندێک باشتر دەبن ڕاضێ مهمترینیان ڕاضێ باش سەوەفان تەنها لە تەمەنی پیری توش دەبێ یان لە تەمەنی لە گەنجان توش دەبیتن خاصتاً لە فقرات کەمتر لە چۆک و ئەوانەی کە حادسە دەکەن یان پێیان دەشتێ پاشماوە کە احتیمالە یان ئەوە دەبن توش سەوفان زووتر دەبن لەوانەی کە هیچ مشکلیان نییە لە ئەی ئینزیلاقی ئەو هیچ تەمەنێکی بۆ دیاری کراوە ئەوانەی کە تووشی ئینزیلاق دەبن زۆربیان لە 25 ساڵی تا 25 ساڵی لە گەنجان توش دەبیتن ئەو وەختە مادە جیلاتینەکە هێشتا جیلاتینە هێشتا ئاوی تەڕە کە شتی قورس هەڵدەگریان شتێک احتیمالە بدڕێ بێتە دەرێ فعاتەن لە گەنجان توش دەبی کەمتر لە پیران باش دەبینی مەبەست و زیاتر لەوەیە ئەوەی کە من لێ تێگەیشتم لە هەردوو نەخۆشیکە سەوەفانە چ ئینزیلاقە باشترین چارەسەر وەرزشکردنە هەردووچیان تاکید کاتە پێویستیان بۆیە وەرزش بکەن بۆەوەی خۆیان بپارێزنەوە بەنسبەت ئەوانەی سەوفان ئەکید ینی وەرزش باشترینش حالە لە بەرسەن ئینزیلاقە طبعاً ئەوانەی ئینزیلاقە کە هەر حرەکە کەی پێشەوەی مثلەن شتێکی قورس هەگری دەبی خۆت ئامادەکەی لە بۆی دەبی تەرکیز بکەین دەبی چۆکت بنوشتێنی و یەکسەر لە احتیمال لەسەر پشتت نەکەی لەسەر فقراتی پشتت لۆ هەڵگرتنی شتی قورس یان داوای یارمەتی بکەین یەک ینی ئەو شتانە دەبی ئاگای لێ باشە هەر کەسێک دەبینی باس لەوە دەکات دەڵێت تووشی پشتی ئێشە بوومە پشتم دێشی یانیەوە نەخۆشیێکی زۆر باوجە نازانم نەخۆشی یانە هەر کەسێک دەبینی و باسی پشتی ئێشە دەکات ئەوانەی کە پشتیان دێشێ پێویستە سەردانی پزیشک بکەن بۆ دڵنیا بمنەوە کەسیە سەتانەوەهەتی بەشەر لە دنیاە یعنی زۆربەی ئەحسایەکان دەری 100 تووشی ژانە پشت دەبین هەمومان ژان تووشی ژانە پشت دەبین هەندێک ژانە پشت هەیە مەسەلەن دوور سێ ڕۆژە بەس پشتم دێ پشتی دێشی مەسەلەن پێی نایەشی سڕبوون نییە اشتراق بووە لەگە حرکات دێشیتن خۆی ناتانی بنوشتێنەوە زیاتر ئەوانە تەشەنوزە شرط نییە سەردانی پشتی سپۆرتکە احتیمال تانی سەرجانی
دکتۆرێکی مرکز صحی بکە ئەوە بکە احتیمال عیلاج لۆ بنووسیتن ئەو ژانی پستانەیە کە دەداتە پێی یانی سڕبوونی هەیە ژانەکەی پێی زعیف بووە لە گەریانەوە ئەوانە ئەکی دەبی سەردان بکاتن ئەوانە عاتەن کمترن بەس ئەوەی کە عام توش دەبی ژانە پشتێکی ڕۆژەکە دوو ڕۆژ ئەوانە واتە گەر پێ سڕبوون و پێشان و ئەمانەی لەگەڵ نەبێت مەترسێکی ئەو تۆی نییە مەترسێکی ئەوەی نییە ئللا ئەگەر دوسێ ڕۆژ بی ینی مەسەن ئەگەر بەسماوە هەتا مانگە یان دوو هەفتە ژانی پشتەکە بەردەوامە ئەکی دەبی سەردامتە ئەو وەختی احتیمالی هەیە التیهاب هەبی لە فقراتی نا احتیمالی شیر پەنجە و شتیوا بیت کەوانی ژانی پشت دروست دەکەن لە بێ ئەوەی بداتە پێ باشە زۆر جار باس لە دانیشتن دەکرێت چۆنەتی دانیشتن و خۆت سەماندنەوە و ئەمانە دەکرێت ئەمانە زیاتر مرۆڤ تووشی چ نەخۆشیەک دەکەن لە بڕبڕی پشتدا دانیشتن و ڕاوستان لۆ ماوەی زۆر خراپە لە بۆ ئەو دسکانە ئەستۆیەکەی لە ناوی زەختەکە زیاترە ئەو فترەی کە دادەنیشیان ڕاوەدەستی بە دانیشتن لە دانیشتن خراپترە دەڵێن لە ڕاوەستان لەبەر ئەوەی خواردبوونەوەی لەگەرە ئەمە عاتەن خۆمان خوارد دەکەینەوە لە پێشەوە کە دادەنیشین تەماشای مۆبایل دەکەین یان لاپتۆپەکە نزی نویترە چەند ساعاتێک دادەنیشین لە فقراتی مل زیاتر خراپترە احتیمال تووشی انزلاق بکە بە مروری زەمن یان سەوفان بکە ینی جا گەنج دەبینی عمری 35 ساڵە ئەوەیە مەفروض نییە نەی هەیبی بەس لەبەر ئەوانە فقراتەکەی ملی عادەتەن ئەمە کێرف هەیە لە فقرات ئەگەر ملاحەزەی پێی کێرف هەیە لە فقراتی مل پشت فقراتی سەدری عکسە پێشەوە لۆ پێشەوە ئەو کێرڤەی مل مهمە لە بۆی بەڵانسەکەیە لە بینی سەر و پشت ینی ئەوە کە دروست کرایە خوا دروست کردە هەتا بەڵانسەبی زەحمەترین فقراتی بەشەرە چکە بەقیت ڕاست دەڕوە ئەو چی حیوانات نییە کە ئەو دەوان ئەو وەزنە هەمووی لەسەر فقراتی احتیمال دەکەم فەو کێرڤە کە نامینێ بەڵانسەکە دێتە پێشەوە هەمووی دەگۆڕێ تووشی انزلاق دەبێت تووشی انزلاق دەبێت دانیشتنی فترەشی زۆر باش نییە هەمعاتە پێیان دەڵێن نیو ساعت 5 دقیقە پیاسەش بکە ئەوەی بگۆڕە لاپتۆپەکەت بەرز بی بەنامبەرت بی مۆبایلەکەت سرت نوینەکەی ئێستا شتەشیان دروست کردو بوو سفنجەکە دادنێ لە بۆ مۆبایل لە خارجیەوەی جارێ دیتم ینی بەڕاستی وابزانم زۆر باشە دایدنێ هەتە سرت نوینەکەی کەواتە دوو کاتژمێر من بەرنامە پێشکەش دەکەم بۆ منیش خراپە جار بەجار پیاسەیەک بەڵێ دکتۆر زیاتر گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین هاوکارم ئالام حوسێن لەگەڵم بێت بە بزانین پارشێ و لە دهۆکەوە بە شێوەیەکە هاوکارم ئالام حوسێن لە دهۆکەوە لەگەڵم دەبێت ئالان ئەبدەمێتە باش بە هەفکارن من بێژن تول سێمێنێ ماڕای تول دهۆکێ بەر بە سێمێلێ بەچوویش بووی و پارشیڤا سێبیمێلێش بوومە بەگوێزی بزانین خەلک لە سێمێلێ چاوە پارشیڤاخوا بڕێ بکەن بله کوان افدم تا باش بیت از 13 کیلومتراش دوکی دورم کتگوت دوکی برکو اوه قضا سمیلیا باجر سمیلیا کت کفتت نوبرا دوک و زاخودا قضا که برنیاسا کشتوگالی کو دشتا دوبانه بجین رجای کامازنا دخل و دان لوریت تکرن از نهاجیل اکش خارن که وی باجری ما بوند بزانین رمضان الوی باجری چابره و چیتن چون روزت خود برنند گر رمضانه اگر شورشت من دا هاریکار بیتن ما مبدأ باش بیتن رمضان تا پیروز بیتن روزت خود گر رمضان داین چاد برینن باش الحمدلله اما وکی هر روزه گادیتر روزت خود بریم شوی درد کوین چه جایی که رینشتنی بدم برین نخوارید تشتکی بخوین و خوین جار چینه چیای زاوابگر یین یعنی ما روزت خود برینین الحمدلله گلک خوشه بله ما امید بینید تشریف بال برسنگه تا به تشریف تو بخوید بجین چاشی صبحی کو سیره گلک چاشی روزا خوب روی خود الحمدلله ام دی چینه جولی ده هر حال کین بله ما تشتکی زور عادیه دی خوینو خود الحمدلله گلک بله بجین پاشیواته دا کلوری شتی جدانا چند گرینگ شتی خدا بخودم بجین بو پاشیوه خود گلک گرینگه اوجی تقریبا شینو آوه و الحمدلله یه خوشه جی اره والله گلک ام بچین هشتا حالات یار گرین برای اگرش کرم خوب بهوری افدام تباج بیتن و خارنگه و چه این پیشکشی خلقیت کن دست که بخیراتم بو سمیل خوراگر سپاسیا کانال کردستان 24 کم هات نوال وره براستی وره ما 4 جورت خارنه هین نان کردی نان سوری و سامون و تشریب
سیستم مجی دست به که اگر تو به جور و نویسه خانش زارا گرانتر نبیتن فایده بید خسارت بید خدمت بید تنه پزارا هر چی بیتن خانت و چنه یعنی همی پزارا و هم پیشکشی خلقیت کرد ما گفت نان کردیه هر لفه و صامونه و نان سوریه اوجی هر لفه و تشریب جی که اوجی هر پزاره زیادتر داخواز خلقی سرچه تایبت دم پاشی و خلق تاویر پتر چت خودن خود نان کردیه و سوریه همه هر چارن بله الویرجی تا چه سرپلاه زیاد باری چه سرپلاه چه دی تو پیشکشی و خلقیت که بجین و خارنا بله افقی و شربت تا چه سرپلاه بس نکه اگر تو نزدیک زیتر هاد با یعنی خواب سایکا گلک باشه الویره هی اینو که اغلبی یعنی برف مال وچن بس هر باشه تا آماجا پنده دا کو خارنه همی به هزاره کنه یعنی هر خارنه کتب خوی هزاره که بیشین تو سر فایده یانجی تو خارنه که تضحیه بخارنه کدی خود گلک جرا یعنی کسر نینه ابد بس ما یاگوتی سیستم حصایه بجار فایده بی خسارت بینه ما سیستم ما هزاریه اگر نان کردی همه ناصرف فیتون بله اگر اکسپوز بده بله اگر دم ما بیت عزیز حال دم بچمدک دفندک حالاتی دی افدم باش بیتن رمضان و پیروز بیتن روزانت خوبه که خلک سیملین چاد بودن گر رمضانه والله ما که خلکی کیه بله اف رمضانه گلک یا گرمه هیچ چادشن روزت خود گل برین اگر تو گرمه داری خودم مال نه بدي يعني وقت ما المال يشتن تطلع يعني بيجي وقت والمال يشتن اگر هاتو تشد بيجي وای بچنا سر کارو تروجت گرم دا ياش مد صاله گلک خوشاچ کی نوصد گرمه دا باشه يعني حتى حد گل باشه بله گلک سپاس بوده بله کووان اوا بيجين اكش خارنگه هال باجر سمل و کوما ماجه بدای کنو که عملورینه الور خلک کی آماده او جی پاشیوات خونو بيجين پاشیف خانه واجی وشوال باجر سمل تمام سپاس آلان حسین کو تول سمل الگلمه بو سپاس بو او کسین کوش بو کورسان بسچاری آخفتن گلک سپاس دکتور دەگەرمەوە سەرباسی دانیشتن و ئەمانە بووین باس لە چۆنێتی دانیشتن دەکرد و ڕاوەستان ئەمانە هەموویان زیانیان بۆ پشت هەیە وەچ پێم گوتی ڕاوەستان لۆ فترەی زۆر یان دانیشتن بۆ منە ڕاوەستان چ کاتێکی دیاریکراو هەیە بۆ منە تا دیاریکراو نییە چەند کاتژمێرێک بەپێوە بوەستێت بەخوای دیار نییە بەس عادەتەن ئەوانەی کە مشکلیان هەیە لە فقرات مەسەن ئەوانەی تەسکبوونیان هەیە لە فقرات کە دەست بە ڕاوەستان دەکەن بۆ خۆیان دەست پێ دەکەن ژانیان دەبی لە پێیان سڕبوون دەبی فەدەبی دانیشتن ئیسراحەت بکەن ئەوانەی کە ئەنزلاقیان هەیە مەسەن لە دانیشتن زیاتر ژانیان توش دەبیتن ماوەک دانیشتن ژانیان دەبی ئیسراحەت بکەن دەبی هەستن یان پیاسی بکەن یان پاڵکەون ئەوان نابی هێلن ئەزیەتەکەی بگاتن یان ژانەکە دروست کەواتەوەکو کات دیاریکراو نییە دیاریکراو نییە ئەی بۆ مرۆڤێکی ئاسایی ئەمە عادەتەن دەی نیو ساعتێک دانیشتی 5 دقیقە 10 دقیقە پیاسی بکەی باشترە دواتر بگەڕێەوە ینی ڕاوەستای مەسەلەن باشە ئەمە باسمان لە بڕبڕی پشت و نەخۆشیەکانی کردێنە سەر ئەو جار دێنە سەر مێشک و سەر ئێشە و ئەمانە هۆکارەکانی سەر ئێشە چین کەم زۆر جار ئەمەش یەکێکە لەو بابەتانی کە زۆر خەڵک باسی دەکات دەڵێ سرم دێشێ و دەچێت حەبێکی پاراستۆل دەخوات یان زۆربەی ژانەسەرەکان یانی زۆربەیان ماندی بوونە تێنشن هێدەکە ینی زەختی ئیشە ئیماندی بوونە فکرکردنەوەیە ئەوە لە هەمووی زیاترە دەمێتەوە وان کە مەسەن شەقیقەیە یان نەخۆشیە لەسەر مەسەن گرێ لەسەری هەیە یان زەختی مێش سەری زیاد بوانە ئاتەن زۆر کەمترن حسەتانەوە 5 یان دەتایم بڵێن ماندی بوونە و بەس مادە ژانەسەر ئەوە ئەگەر لەسەر بی ژانێک بە زۆربەی جاگە چاوی زعیف بی مەسەن ژانەسەر دروست دەکە ئەوانەی جیوبیان هەیە ژانەسەر دروست دەکە ددانی دێشیتین عینی ژانەسەر دروست دەکە یان التیهابی جیان هەیە پێویستەمانە حەب بەکاربێنن چارەسەر بەکاربێنن ئەمە عاتەن ئەوانەی کە ژانەسەریان دەبی لە ماوەشی زۆر دەبی سەردام بدەن ئەمە کە دێنەکەنەوە مەسەن ئەگەر ئەمە زانیمان مەسەن فەحسی دەکەین ئەگەر شک هەبوو مەسەن ئەشعی بوێ ئەشعی دەکەین ئەگەر عاتەن سندرين با دكتوري جيو بدبيني دكتوري تساوي فحصك مثلا تساوي ضعيف نبوه جيو انا هيك مشكله نيه اگر انا همي نبو مثلا تنشن جانكش ل عندك اراضي مثلا انا كجاني انا عتن ايواران دس بيدك باش دوام حتى شويه خويان باشا مشكله يعني اسبينان جان سريان نيه انا زياده تنشن هذيك يعني جان سري ايمان ديبونه ويشه
سوانێ مەسەن گرێ هەبی لە سەری خوانەکەیان شتێک هەبی ئەوانە ژانەسەرەکەیان فەقێ شەوان ژانەسەریان دەبی سبێنیان زوو کە لە خەوەڵ دەستن ژانەسەریان زۆرە ڕۆژانەوەی لەگەر دەبی ژانەسەرەکەی بەردەوامە یعنی مەسەن ئەو فترەیە کە لە خەوڵ دەستی ژانەسەریش زۆر بەخۆتی هەیە کەواتە ئەوانەی ژانەسەریان هەیە بەردەواماتە ناوەنەوە تووشی ژانەسەر دەبن پێویستە سەردانی دکتۆر بکەن ئەکید زۆر جا دەبینین کەسەکە خۆی دەچێت وەکو باسم کرد حەبێک بەکاردێنێت تەمانە هەڵەیە پێویستە سەردان دکتۆر بکات لە خۆیەوە دەرمان بەکارنێنێ ئەوانەی خاستن یەکەم جار ژانەسەرەکەیان دەست پێ دەکات مەسەن یەکەم جارە ژانەسەری دروست بی ژانەکە سەرەکەش زۆر بەخۆدوی ئەکی دەبی سەردان بکات سوانە هەیە بەخۆیان شەقیان هەیە مەسەن ژانەسەرەکەی خۆی دەزانیتن هەموو جارێ لۆی دێتن عینە عیلاج بەکاردێنی ئەو دەبی متابع لەگە دکتۆرەکەی 3 مانگ جارێک 2 مانگ جارێک احتمال عیلاجەکانی لەو گۆڕی لۆی تەرتیبکە ئەوان دەزانن عیلاجەکانی چێ بەس ئەوانەی کە مەسەن یەکەم جارە تووشی ژانەسەر دەبی ژانەسەرش زۆر بەخۆتە سپێنان ژانەسەری هەیە کە لە خێوە دەستی ڕشانەوەی لەگەڵ ئەوان ئەکی دەبی سەردانی دکتۆری باشتەزانانی سەر جگە لە بەکارهێنانی هەبوو چارەسەری تەندروستی چڕێگاکی دیکە هەیە بۆ دەرباز بوون لە سەر ئێشە زۆر زار دەبینین هەندێک کەس هەیە سەری خۆی دەبەستێت یانەوە تا ئێرەی بۆ دەشێلن دەڵێ سەر ئێشەم نەما ئەمانە ڕاستن یان چارەسەرێکی دیکە هەیە بۆ ئەمە باش چارەسەریت کە نییە چارەسەرەکان مەسەن نووسنێکی باشی دەوێ تەماشاکردنی تەلڤیزیۆن و مۆبایل و لاپتۆپ و پێش نووسن باش نییە ئەو لای تۆوانە دەبی 2 ساعت مەسەن پێشتن خواردنی قاوە و چاو بپسی و ئەوانەی کە کافاین تێدا پێش چەند ساعتێک لە نووسن ئەوانە هەموو ژانەسەر دروست دەکەن احتیمالە خەوەکان دەبی لە ساعت 1 لە بۆ 6 بەیانی ینی 1 شەو تا 6 بەیانی 2 شەو تا 6 بەیانی ئەوانە ضروریە لەو بەشەر هەتە ژانەسەری دروست نەبی ئەوانە احتیمال استفادەی لێ بکە ئەوانەی کە شەقیان هەیە لە گلۆبی بەخۆت لە دەنگە دەنگی بەخۆت ئەوانەی زعاز دەبن باش کەواتە ئەو سربەستن و ئەم شێلانە ڕاست هیچ شەچوالیسە نییە باشە ئەی شەقیقەت چیە لە چیەوە دروست دەبێ هۆکارەکانی چۆن سەبەبەکەی دیار نییە دەڵێن ینی ئەسبابەکان هیچ ئەوەک نییە بەلێ 100% بزانین سەبەبەکەی چیە زیاتر دەرێ ئەوعەیە دەمەویە هەندێک تەقەڵوسات دەبێ ئەو شتانە عاتەن ویراسیە زۆربەی ئەنواعی زۆرە بەڕاستی اختصاصی من نییە اختصاصی ئەوەکانە جەماعەتی باطنی جملەی عەسەبیە بەس ئەوکان نوعەکانی زۆرە عیلاجەکانی دایمەن سەبەبەکەی دیار نییە فعیلاجەکەی دوو نوع عیلاج دەدرێتە عیلاجەکەی ئەو دەمەی کەس ژانەسەرەکەی دروست دەبیتن دەیخوا کاتی پێویست یعنی کاتی پێشەوەی ژانەسەریان دروست بیان ژانەسەرەکە دەست پێ دەکات دەیخۆن هەتە ژانەسەرەکە نەمێنێ عیلاجەکەی درێژخایەنە 3 مانگ هەتە 6 مانگ کاتە چارەسەرێکی بنبڕ نییە بێکجاری نەهێڵێت ئیلا حەبی بنبڕ نییە بۆ خۆیان نامینێ زۆربیان پاش 45 ساڵی کەمتر دەبیتن توش بوون بە ژانەسەرەکەیان ماوەیە باش دەبن دوای دێتەوە حەبەشی درێژخایەنە 3 مانگ هەتە 6 مانگ بکاردێن ئەو ئەتاکانە یعنی ئەو جارانی کە توش بە ژانەسەر دەبی کەمتر دەبێتەوە باش هەندێک کەسی شێ دەڵێ بە شێلانی پەنجەکانی پێ چارەسەری شەقیقە و سەرێشەوە ئەمانە دەکات ئەمانە پەیوەندی کەم بێکەوە هەیە ئەوانە نییە بەس ئەوانەی عیلاجی سینی هەیە مەسەن ئەوانەی کە دەرزیەکان دادنێن ئەکوپەنیکچەر دەکەن لە فقرة لە پشتی دەدەهێنوانە ئەوە علمە شتێدایە مەسەن ئەوە ژان عادەتەن کە نەقل دەبی لە عەساب کە دەستە مێشک بە نەوع دەمارە 3 نەوع دەماری هەیە دەمارەکان هەندێکیان گچکەنە هەندێکیان گەورەنە ئەوانەیە کە بە دەرزیەکان لێ دەن ئەو دەمارە گەورەکان دەکەنەوە گەیتەکە هەتە ئەو ژانە ئیسەریان نەمین ینی هەست پێ ناکە نەخۆشەکە ئەوە علمە شتێدایە ئەکوپەنیکچەر ئەوانەی کە دەرزی شتەکان بەس بە شێلان ینی هیچ ئەوەی لەسەر نییە باش ئەوەی کە ئێستا زۆر باز دەکرێت باس لە بوونی وەڕەم دەکرێت نێو سەری مرۆڤدا ئەمانە هۆکاری دروستبوونی وەڕەمانە چین بۆچی وا زۆر بووە هۆکارەکانی چییە چارەسەر چییە من سەوڕەکەین زۆر نەبووە ینی بەس ئێستا چووکە ئەشعە زۆرترە ڕەنین هەیە سیتسکان زۆرە لە هەموو شارێک هەیە لە هەموو جێیەکەیە لە هەولێر زۆرە لە سلێمانی لە سۆران هەیە زووتر کەشف دەکرێت پێشتر احتیمالە ئەوە نەبوو مەسەلەن ئەمە پێشتر پێشە من کە یانی زۆر لەمە قەدیمتر سیتسکان ڕەنینی لە لەری مغناطیسی نەبوو لە بۆ مێشک دوای کە هات یەکەم جار بەس لە بەغدا و مووسڵ هەبوو پێشترەوە باس پێش نۆهەتەکان دەکەم دوای هاتێرە احتیمال ئێستا تەتەوڕی کردێت یعنی زووتر شار دەکرێت مەبەست لەوەی پێشتریش هەبووە بەڵام پێیان نەزانیوە احتیمالەوە بیتن بە تشکیلەکانی گەورەترین مشکلەی ئەمە احصاییەمان نییە ینی داتامان نییە چەند نەخۆش توش دەبی ساڵانە هەتا مقارنەی بکەین بڵێن ئایا زیادی کردیاننا دەبی ئەمە خلال 10 ساڵ مەسەن 5 ساڵ وەگرین و ساڵ بە ساڵ
عددەکان بژمێرین و هەتە بزانین بەس ئەو احصایە ئەو تعدادە زۆر ناکرێت ینی ئەگەر هەتە بزانین زیاد بۆیان فعلا باشە دکتۆر زیاتر لەسەر بەڕەم دەوەستین با بزانین چارەسەر چییە چۆن چارەسەر دەکرێت و هۆکارەکانی دروستبوونی چین بەڵام هاوکارم هەرمجاف لە کفریەوە ئازدابێکی ئامادە کردووە چۆتە یەکێک لە کەسایەتەکان و لە کفری لەو ماڵە داوان هەستاون بە کۆکردنەوەی کەلوپەلی کۆنی فۆلکلۆری کوردەواری کە چەندەها ساڵە لەلای ئەوان ماوەتەوە. لە گەرمیانەوە شەوی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش من ئەم شەو ڕۆشتومەتە شاری کفری لە شاری کفریش ڕۆشتومەتە ماڵی سید مەحسن ئاغا کە یەکێکە لە کەسایەتیەوە بنەماڵە دیارەکانی سنووری قەزای کفری کە بە پێی بەڵگەنامەیە مێژوویەکان کە لەم بنەماڵەیە بەجێماوە نزیکەی 500 ساڵە نیشتەجێی ئەم دەڤەرن ئەوەی کە ئامانج بۆی هاتووم ئەوەیە بچمە نێو ئەم ژوورەوە لە نێو ئەم ژوورە ئەوەندەی کەرەستەی کۆن و کەلوپەلی کۆنیان کۆ کردوێتەوە ڕەنگە ئێستا کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە زۆر دەگمەن بێ من دەچمە ژوورەوە لەوێ یەکێک لە ئەندامانی خێزانی ماڵی ئاغاکان چاوەڕێمە بۆ ئەوەی زانیاریمان پێ بدات لەسەر ئەو کەلوپەلە جوان و بەنرخانەی کە لەم ماڵەدا کۆکراوەتەوە و کەلوپەلەکانیش جۆرا و جۆرن من زیاتر ناڵێم دەچمە لای مامۆستا مستەفا کە یەکێکە لە ئەندامانی بنەماڵەی سید محسن ئاغا لە قەزای کفری و دەوروبەری مامۆستام کاتت باش ماشەڵا ژوورێکی جوان ڕازاوە هەمووی کەلوپەلی کۆن مرۆڤ کە دێتە ناوە هەست بەواکە لە ئەو سەردەمەدا ئاژێکە مرۆڤەکان ژیاون و ئەم کەلوپەلانیان بەکارێنەوە ئێستا تۆزێ باسی ئەوم بۆ بکەی ئەم کەلوپەلانتان چۆن کۆ کردوێتەوە ئاماشتان لە کۆکردەوەی ئەم کەلوپەلە کۆنانە چییە ئەمانە کۆتان کردوێتەوە داهرهینی خێزانی خۆتانە سەرەتا زۆر بەخێر بێن ئێمە وەکوونەوەی سەی محسین ئاغا و بنەماڵی سەی محسین ئاغا هەستاین بە کۆکردنەوەی ئەو کەلوپەل و پاشماوە کۆنانەی کە لە باو باپیرانمانەوە ماوەتەوە هەستاین کۆکردنەوەی کەلوپەلەکان کەلوپەلی دەگمەن و نایەبن مێژوو هەندێکیان دەگەڕێتەوە زیاتر لە 150 ساڵ پێش ئێستا کە هین سەردەمی سەی عومەر باپیرە گەورەمان بۆ کە ساڵی 1970 و شتێ لە شاری کفریدا ژیاوە ئەمە بەس لەکردنەوەی کۆکردنەوەی ئەم کەلوپەلانە زیاتر بۆ خزمەتکردنی کولتوری شارەکەمانە مامۆستا ئەگەر پێمان بڵێیت هەندێک تۆزی باسی ئەم دەلە و شتانەمان بۆ بکە شمشێرانە ینی هەندێک لێرە هەندێک شتی زۆر سنڕاکێش هەن ئەمانە هەمووی کۆنەوهین ئەو سەردەمەیە چۆن توانیتانە پارێزگاری لێ بکەن یانی هەندێک شتی زۆر نامۆ زۆر دەگمەنە بینم لێرە چۆن توانیتانە پارێزگاری لەمانە بکەن کام لەم سەماوەرانە شەگەر پێم بڵێ زۆر کۆنە مێژۆکەی بۆ کێگەڕێتەوە لەم سەماورانە و سەماورە زۆر کۆنە کە سەماوەری سەی محسن ئاغای باپیرە گەورەمانە ئەم سەماوەرە چواردە مۆری پێوەیە هین وڵاتانە هەر مۆرێکی یەکەم مۆری ساڵی 1990ە واتە هی 118 ساڵ پێش ئێستا کە ئەم مۆرەی لێدراوە ئەو چیە مامۆستا بۆچی لێدراوە ئەو دیارم سەماورێکی دەگمەن و نایابە دیارە لەو سەردەمەیە کە ئەم سەماوەرانە دروستکراوە زۆر بەکەمی دروستکراون باشە بۆچی چواردە مۆرەکە مۆری چواردە دەوڵەتە یان مۆری چواردەش کۆمپانیایەوەی ئەو دروستکرا بێت چوو بێتە وڵاتێکەوە مۆرێکیان داوە لێ لەم مۆرانە چەند پاشایە کە بینێ و پێما بیان لێکێ لەم مۆرانە قەیسەری ڕووسە ئەمە هەمووی لەو سەماوەرایە چیترتان هەیە مامۆستا زۆر چەند هێشتەکان زۆر کۆنن بەڵام چی بەلای ئێوەوە زۆر تایبەتە چی بەلای ئێوە زۆر لەمانە تایبەتمەندی خۆی تایبەتمەندی خۆیە کە نووسراوەکان و دەست کۆمەڵی دەستنووسین سەردەمی باپیرە گەورەمانەی سەی قاسماغا ساڵی 1925 لە شاری کفریە کۆچی دوای کرد لە دوای خۆی چەند دەستنووسێک و چەند فەرمانێک ماوە ئەوانە زۆر کۆنن هەروها کۆمەڵێک مەسینەی کۆنمان هەیە ئەوانش مێژویان دەگەڕێتەوە بە زیاتر لە 150 ساڵ جگە لەوانە چەند شمشێر و خنجێرێکی کۆنەوانەش مێژویان 100 ساڵ بەسەرەوەیە کێن ئەو کەسانەی زیاتر سەردانی ئەم مۆزەخانە بچکۆلەی ئێوە ئەکەن پێم وابێ چەند جارێک
سەرۆکی حکوومەت و بەرپرسە باڵاکانی حکوومەتی هەرێم ئەوەی هاتبێتە ئەم شارە پێم وابێ سەردانی ئێرەی کردووە هیچ داوایان لێ کردوون ئەمانیان پێ ببەخشن بە مۆزەخانەکانی کوردستان یان هیچ پێشنیارێکیان کردووە بۆ ئێوە نەخێر تاکو ئێستا داوای وایان نەکردو کە پێشکەشکەنە مۆزەخانەکانی کوردستان و چەندین بەرپرسی گەورەی کوردستان هاتووەتە ئەم شار و کە هاتووەتە ئەم شار و سەردانی دیوەخانی موحسین کردو ئەم مۆزەخانەی بەسەر کردووەتەوە. باشە دەست خۆش بێ مامۆستا پێم وابێ شتەکان زۆر کۆنن زۆر شتی جوانن ئێستاش مرۆڤ دەتوانێت بەکاریان بێنێتەوە یعنی هەرچەندە تەمەنەکەیان کۆنە بەڵام هێشتا مرۆڤ دەتوانێت بەکاریان بێنێتەوە ئەمی شتێکێکە لەو جانتایانەی ئەمە جانتایەکی پێی ئەڵێن باوڵ بەڵێ ئەو باوڵە زیاتر 100 ساڵ بەس تەمەنێتی ئەویشتین سەی موحسین باپیرەمانە ئەم باوڵانە لە کۆندا زیاتر بە ئەسپ و عەرەبانە پێم وابێ گواستراوەتەوە و لەگەڵ بووک و زاواژدا زیاتر باڵێ لەگەڵ لە کاتی گواستنەوەی بووکا هێناویانە هەروەها جگە لەوەش ئەم سنووقی بۆراقەمانێ ئەویش زۆر کۆنە تقریبا ئەویش تەمەنی زیاتر لە 50 ساڵ بەسەرەوەیە هەندێکشی لەو کەلوپەلانەی کە بڵێن بنەماڵەمان لە 60ەکان و 70ەکان کە ئەچوونە دەرەوەی وڵات ئەیان هێنا باشە دەست خۆش بێ سوپاس تەنها ئاماژە بە یەک شتی ترێکم ئەم دۆڵابە زۆربەی هەرە زۆری ماڵەکان لە سنووری گەرمیان ئەوەی من تێبینیم کردووە ماڵە کۆنەکان لە کۆندا ئەم دۆڵابەیان هەبووە ئەمە یەکێک لە دەگمەنترین و نایابترین شتەکان بووە کە وەختی خۆی ئەگەر کوڕێک ژنی بەهاوردایە ئەبایە دۆڵابێکی وەک ئەمەیان بۆ بکردایە بە دیاری طبعاً ئەوەش کە ئەکرا زیاتر ماڵە دەوڵەمەنەکان و ئاغاکان ئەمەیان بەکارە هێنا و پێشکەشی بووکیانە کرد لەو سەردەمەدا ئێستا ئەمانە زۆر یعنی زۆر کەم بوونەتەوە و ئەتوانم بڵێم لە ناویش چوون ئەم دۆڵابە ئەمە لە کۆندا جوانی و گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە بۆ ئستودیۆ جوانەکەی کوردستان 24 لە شاری هەولێری خۆشەویست. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارم هەرێم جاف زۆر سپاس بەڵێ دکتۆرالی باسمان لە وەڕم و گرێدێک لە نێو سەری مرۆڤدا هۆکاری دروستبووری ئەمە چین ئەمە دوو ناومان هەیە ئەوانەی کە لە دەرەی مێشکەوە دێنە مێشک مەسەن لە گرێک هەیە لە سینگ یان لە مایدەیە یان لە ڕخەڵە کۆرەکان دەستە مێشک ئەوانەی کە لە مێشک دروست دەبن لە هەردوو حالەت سەبەبەکان ینی مەسەن ئەوانەی کە دێن ئەوانە سەبەبەکەی تەوان لە بەخین دێتن دەگوازێتەوە لە مێشک ئەوانەی کە لە مێشک دروست دەبن سەبەبەکەی ینی بەڕاستی هەتا ئێستا نییە مەسەن سەبەبەکی محدد برین ئەوە سەبەبی ئەو وەڕەمەیە ئەنواعەکانیان زۆرە نەوەڕێم ینی جیاوازن مەسەن ئەوانەی هەیە کە خاوێنن ئەمە پێی دەڵێن یان دەڵێن بیناینە ئەوانەی کە کانسەرە ینی خەبیثە یان دەڵێن ئەوانە پیسن ینی وەڕەمەکە هەردووشیان بەڕاست سەبەبی محدد نییە ئەگەر هەموو دنیا لە دوی سەبەبی دەگەڕێن هەتا نەهێلین نەفەر توش بیتن یان زووتر بزانین مەسەن بە چ دروست دەبێت بەس هەندێکیان مەسەن بە ئیشعاع دروست دەبن ئەوانەی کە بە ئەوانەی کە لە ئەو ستافانەی کە ئیش دەکەن لە جێی ئەشعاع یان ئەوانەی کە لە جێیت کە مەسەن لە خارج ئەوانەی کە یۆرانیۆم منازەم ئەشعاعانە دروست ئیش دەکەن ئەوانە دروست دەبن معرضن و هەندێک ئەوانەی کە حادسە دەبن هەندێک نوع وەڕەمی حەمید هەیە مەسەن بە حادسە و بە شکانی سەر و ئەوانە احتیمال دروست بیتن یەک لە سەبەبەکان باشای چارە سەریان چییە زۆربەی ئەو وەڕەمانە کە گەورە بن یان زەخت بکەن لە مێشکە عملیاتی دەوێت لە بلا بردرێتە ینی سەڵانەوە زیاتر ئەوانە عملیاتی پێویستە ئەوانەی کە لە دەرێ و مێشک دێن لۆ لە مێشک زۆربەی زار یەک دانە نییە مەسەن سێ چوارەکەن ئەگەر لە سێت یعنی ئەگەر یەک دووەک بی گەورە بن زەخت بن ئەوش عملیاتە بەس ئەگەر زۆر بن و گچکە بن ئەوانە احتیمال بەس ئیشعاعی لێدرێت لەگەر عیلاجی کیمیاوی بەس ئەوانیت کە ئەوانەی کە لە مێشک دروست دەبن زۆربەی عملیاتە دەبی لا بدرێتن باش عملیاتەکەی زەرع دەکرێت دەدرێتە هیستۆپاثۆلۆژی یعنی زەرعی دەکەین بزانین چ نەوعەکە و خطوەی دووەم چ دەبێت احتیمال پێویستی بە عیلاجی ئەشعاعی هەبێ زۆربەیان و إشعاع يعني راديوثيرابي باش أو ذا متابعة ذكرين بس لليزر يجدكريد مخي الليزر كراديوثيرابية براسي الليزر نية إشعاع الراديوثيرابية يعني علاجي بأشعاع بس خلقك بيدن الليزر أي شيء كله صار سرقان أما كزرع إذا كان
دەینێرین عملیات دەکەین زەرعی دەکەین پاشوی هەندێک وەرم هەیە کە گوتمان کانسەرە پێویستیان پێ دەبی وەریگرن. باش هیچ پەیوەندێک دێمە سەر جەڵتەی مێشک هیچ پەیوەندێک لە نێوان جەڵتەی مێشک و بەربڕی پشتا هەیە ینی لەگەر زۆر پەیوەندی پێوە نییە بەس ئەوانەی مەسەرەن هەندێک هەیە ئەوانەی کە لە فەقراتی ملیان احتیمال لە سەوفانش بەخۆت بی 2 دەمار هەیە دەمارەکانی بەناو فەقراتی مل دەڕوە کە تەخزەی فسی خەلفی مێشکانی ئەوەی مخەیخەکە دەکاتن سربل لەم پشتەوەی مێشک دەکات دا بەجارانە تووشی جەڵتە دەبن لەوێندە احتیمال هەیە بەس ئەگەر دایرێکت ینی ئەوە علاقیان بێکترین نییە ئەی لە ئەنجامی چیەوە جەڵتەی مێشک دروست دەبێ جەڵتەی مێشک نوعی هەیە ئەوانەی کە نەزیف دەبی یان خین دەژیرێتن خین لۆ ناڕوە زۆربیان سەبەبەکەی زەخت احتیمالە تووشی بکاتن نەخۆشی دڵ ئەوانەی کە دەمارەکان دەگیرێن بە چاوری زۆرەوانە توش دەبن یانیش خین بەربوونەکە بە حادسە سیارەیە بەربوونەوەیە زەربەیە بەسەر دەکەویتن شخین بەربوون دەبێت چۆن مرۆڤ بتوانێت هەست بەمە بکە بەم جیرانە بکە بۆی بە زووترین کات چارەسەری خۆی بکە پێویستی بەوە نەبێت تووشی جەڵتەی مێشک بێت ئەوانەی زەختیان هەیە دەبی کۆنتترۆل بکرێن یعنی ئەوە زۆر مهمە سوکەری هەیە دەبی کۆنتترۆل کرێتن ئەوانەی چاوری خینیان هەیە دەبی عیلاجی خۆیان وەگرن هەتا تووشی ئەو شتانە نەبن جا بەزار جەڵتەکە لێ نادەن توش نابن بەس مەسەرەن تووشی زایفبوونێک دەبی لە دەستی لە ماوە چیکم دوای نامینێ ئەوە وەکو دەڵێن جێڕاشانەکە کە احتیمالە توش دەبیتن فەدەبی زۆر ئاگایان لێبیتن هەندێک نەخۆشەیە مەسەن نەخۆشی دڵیان هەیە ئەوانە دەبی عیلاجی خۆیان مەزبوط وەگرن پلاڤیکس ئەسپرینەکە ناهێلی خینمەینەکە خین شلکردنەوە ئەوانە بەس ناهێلێتن کە توش بین یعنی کەمتر باش چەند زۆر جەڵتەی مێشکمان هەیە زۆرەکان گوتم یعنی ئەوانەی کە نەزیفە یان نەزیف نییە ئەوانەی کە خین لۆ ناسی لە ئەو جێ جیاوازێک لە نێوانیان هەیە بۆ منە و کەسەکە جەڵتەی لێ دەدا هەیە خوێنی عیلاجەکان فەرقی دەبیتن دەمارەکەی وشک ئەوانەی کە دەمارەکەی خین لۆ ناڕاتن یان بە کۆلسترۆل لە جریای دەمارەکەی یانیش ئیمبۆلیزمە ینی مەسەلەن خوسرە چخینە لە دڵەوە چووە لەوێن ڕاستیان ئەوانە عیلاجەکانیان زۆر فەرقی دەبیتن ئەمانەتە نەخۆش کە دێتن لایەکی زایف وایان شکی جەڵتەی لێ دەکرێت ئەشعای لێ دەکرێت ئەشعەکە یەکسەر کە ئەگەر نەزیف بوو عیلاج دەدرێت ئەگەر نەزیف نەبوو عیلاجەکەی دەگۆڕدرێت مثلا ئەسپرینی دەدرێتێ محاول دەکەن هەندێک دەرزی لێدەن هەتا خینەکەی شل ببتەوە هەتا خین لە ئەو جێ بڕواتەوە دیسان باس لەوە دەکرێت کاوانەی کە خوێن بەربوونین ڕوودەدا لە ئەنجامی جەڵتەی مێشکەوە زیاتر ئەوانە معرەزن کە بۆ مردن لەبەرەوەی خوێنەکەوا دەکات زیاتر گەشە دەکات و ئۆکسجین عیلاجەکەیان زەحمەتترە کە نەزیفەکە بەردەبیتن عادەتەن لە جێیەکان زۆر حساسە لە مێشک لە بەیزەل گانگلیایە زۆر حساسە ئەو جێ ئەوەی بە زەخت توش دەبی نەزیفەکە زەخت دەکات لە مێشک بخۆی بوونی ئەو خینە لە ناو مێشک لە ناو مێشک لە ناو سەرش هەمووی هێسکە یعنی مەجالی تێدا نییە تەحملی نسبەت چکم دەکات لە زیادبوونی حەجم زیاد دەبی زەخت دەکات ئەو خینە بخۆی خەلایەکانی دەورا پشتی احتیمالە خینیان لۆ ناڕوە طبعاً دەمرن فلۆی ئەوان خەتەرترن لەوانەی کە ئەو دەبی بەڵێ سپاس بۆ دکتۆر عەلی حەسەن پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار کە لە بەشی دووەمی بەرنامەی پاشت لەگەڵمان بوو زۆر سپاس دەکەم بەڵێ بەر لەوەی بەرنامەی پاشیف بە کۆتا بێنین هاوکارانم این هاوسێکیان ئامادە کردووە لە نێو کووردا زۆر کەسایەتی ئەدەبی وەروا زانستی و ئاینی هەبووە کە کەم تا زۆر هەندێک ئاوریان لێ نەدراوەتەوە یەکێک لەو کەسایەتیانە ئاینی و نەتەوەیی و ئەدەبیە زانستیانە ئەحمەدی خانەیە کە یەکێک یاخود بێکێک لە کۆڵەگە دیارەکان نێو ئەدەبیاتی نەتەوەیی و عیرفانی کووردا دەنرێت. ئەحمەدی خانی di sala 1650 an 51 del bajarê Colemêrgêl gundê Xanê hatiye dinyayê. Jiyana Xanî di nav perwerdeyiyê de derbas bûye. Xanî perwerdeyiya xwe ya pêşîn Quran û fiqihê li cem bavê xwe Şêx İlyas digire, piştî xwendina li cem bavê xwe diçe di medreseyên Bitlis û Xelatê de dixwîne, xwendina xwe li Bexda, Şam, Heleb û di medreseyên Îranê de jî pêş vedibe. Di medreseyên Îranê de hînî felsefeya İslamî, astronomî û filolojiyê dibe. Di medreseyên Sûriyê de jî hînî felsefeya Yunanî dibe.
خانی پشتی دمکی دچه باجار مکه حجا خودکه جوی شون دجی دچه مصر جی دگره و دزیوری بازی دی. احمد خانی دیروکا کرد و کردستانی ده بناو و دنگه. درباره پیشوچونا چاند هنر ویژه و زمانی کردی ده جهیوی جدا و پرکی. خانی دی 14 سالی خود دست به نویساندنی ده که پرانیا پرتوکین خود کردی به زاراوای کرمانجی نویساندیه. خانی به تایبەتی ji bo ku zarokên Kurdan baş dîn û zimanê xwe hîn bibin, pirtûkeke bi navê Nûbihara biçûkan dinivîse û di nîvê pirtûkê de jî ferhenga Kurdî û Erebî û ev ferhenga wî di dîroka Kurdan de bûye ferhenga herî pêşîn û bi sed salan ve di medreseyên Kurdistanê de hatiye xwendin. خانی جبونا پرورdeyiya zarokên Kurdan medrese jî vekiriye û li bir ders daye telebeyan. Di medresa Ahmedê Xanî de dersên olî, fiqih, hedîs û dersên zanistê yên wekî felsefe, dîrok, wêje, erdnîgarî, astronomî û her wekî din dihatin dayîn. Helbestvanê binav û deng İsmaîlê Bazîdê û gelek wêjevanên Kurd dibin bandora Xanî demane. احمد خانی دی سال 1770 ده لبازدی دیچه بر رحمه خودی و تربیه آویجی لبازدی. بله هەفتەمین بەرنامەی پاشیڤم پێشکەش کردن تاوەکو هەژدەمین بەرنامەی پاشیڤ هەر لە خۆشی دابن.